نزداره صاحبي أسراره بيغمر نزداره صاحبي أسراره بن خوش يقول زاره بن خوش يقول زاره شفيعي محشره بيغمر نزداره زماني پیغمبر لمن جوان ترى بند اسمي پیغمبر بند اسمي پیغمبر لريحة خوش ترى والله زياد ترى پیغمبر نزداره صاحبي أسراره الله بن خوش يقول زاره بن خوش يقول زاره شفيعي محشره پیغمبر نزداره روزاكاي خد لبرداكاي قر سيري روزاكاي خد لبرداكاي لو انت مخلوقه لو انت مخلوقه حساب لبرداكاي لروضي مدينه بيغمبر نزداره صاحبي أسراره الله بن خوش يقول زاره بن خوش يقول زاره شفيعي محشره بيغمبر نزداره روحي شيرين ملبرزي امرك ميل الدنيا روحي شيرين لبرسي امرك ميل الدنيا نوري بناي تساوى كان بين بلس وتمسيا قوتي قوتي نتقم لما فكره شمكم أقري مرجي عزيزان ولا زرقم بربواه همورة واستينا يا غريب ومتمينا يا همورة واستينا غريب ومتمينا همولد وعينا همولد وعينا لروضي مدينة بيغمبر نزداره بيغمبر نزداره صاحبي أسراره الله والخوش يقول زاره والخوش يقول زاره شفيعي محشره بيغمبر نزداره ما شاء الله. ما شاء الله. اللهم صل على محمد.
پیغمبر ناز داره ان خود ما انشاءالله دیداروی شاد کتل سلامت بیا بحشت یا ربی ان شاء الله دووبارە بەخێر بێەوە سلامت بی زۆر سپاسی وەڕێستان گەلە دەکەم گەلە بخێرێت ماست خدای گەورە دەنگ خۆش تەمەتان پڕ بەرەکەت و خێر بکە انشاءالله خاطرە مانگە پیرۆزەی آمین اجمعین مامۆستا ڕوان مامۆستا ئەحمەد دەستین گۆش خۆش بی مامۆستا والله ئەحمەد دەستیان خۆش بی ئەو پەنجانە بە ئاگری نەسوتێ انشاءالله فێری دەفم دەکەی ئەخرەوە تەواو بەرنامەوە ئەو پەڕی لەوانەی دوو بەرنامەکمان مابی ڕەمەزانە وعدی بدەی دەبینێ جێ لا يستوى لا يستوى وعدة شيء قیچۆکەشی لێ دەزانم وە نیە ئەمە قیچۆکەشی لێ دەزانم وە نیە راقي سكرت ئەی بیوز بە امن ساژگەیشمان بەنگۆ نابی هەر بە خۆمان ان شاء الله بيك بهردك یا خۆ بەخێرن يا الله السلام عليكم ورحمة الله وبركاته ام دي ساعتين خدمته ان شاء الله بشه لبشواجي باشيوا 28 دام بشين خدمته بكين وقت جمهوره بتني رنگم شبكي يونجي دشف مون الله يعلم بس ان شاء الله ماشيو بد حتى انه ك مهمي بيك وخدمته وكرمته ان شاء الله خدي بخير بنفسه يا نخوشه الوداع بده روجن 15 روجن تقريبا يعني هو صدى سبيكرين بس با دي هري اوصى هر تشتكي خدي ضد ما يكويج يعني ڕاستە ان شاء الله خدي قبيل كده ان شاء الله لە لای منیشەوە سلااوان لێ ببینەرانی ئەزیز وەک ژوان گوتی ینی هەر دوو ڕۆژێک ماوە وەکو هەم مانجی ڕەمەزانی پیرۆز هەمیش بەرنمەکەی ئێمە بەرنامی پاشیف ئومێدەوارین کە بەرنمەکە ینی جێخۆی کردبێتەوە بەدڵی ئێوە بوو بێت و ڕەزامەندی هەمولایەکی بەدەست هێنابێت ئێمە ویستمانە لێرە بەنیەتێکی باش و سافەوە خزمەت بکەین ئینشاءالله هەرواش بووە ئەمڕۆژ لە پاشیوی 28 بە هەمان شێوە بڕگە و بابەتەکان پێشکەشی ئێوەی خۆشەویست دەکرێت و لەگەڵ مامۆستا مەلاکاوە جگەل لا سرود بە هەمان شێوە ئەوەی کە هەیە وەکو لە شەوانی ڕابردوش لەگەڵ مامۆستایانی دیکەی ئازیز دەنگخۆش لەگەڵ ئەویش تەفسیری ئاسان دەخوێنینەوە من خۆشحاڵم لەگەڵ دەنگە زوڵاڵەکەی مامۆستا مەلاکاوە بە شێوازی عەبدولباست عەبدولسەمەد دەیخوێنی ئەو کاتوایە مامۆستا انشاءالله ئینشاءالله بەیزنی خۆی گەورە ان شاء الله ئینشاءالله طبعا ده شبت اخيري وده شبت قلب قدر ليله القدر يعني طيبت من دي اخوه هي مجي هرش روجا دسبيكي وان ده شباب ما فيه طيبت من دي بتشلا دل سيرفي طيبت من دي بردامي بس مخابني بتني وكيما قلتي رنقد الشاف مو بجد باشيف خلاص بتاعك بشتينجي هكا بدري بيعمل دي برنامج جديد بيشكش كين فراوين وقت فراويني ناني نيورو يلا يعني مهمترين زور باش. خوارن يا نيفرو فراويني اجي تيش شيوه كار قال تشلي خدي كريمه ئینشاءالله شتێک دەبێت بابت ما افرو كاچا ما ايماجا پندي كرتني دو شبكو صومينات قال افشبه ما بستامه كو سه شف بابت ما يجري هم هاوي بابتيه باشم رمضان دا ما خوب پیت کرو یالله نویج و تراویح و عبادات و خیر و چاکه رمضان خلاص باشه رمضان خلاص یعنی عبادات و گرینگیدان هم اسلام و قرآن و فرموده پیغمبر صلی الله علیه و سلم یعنی اوجی خلاص یعنی جدویت ام استقامه بردوام بینش سر بکین چون نویج و تراویح بیانجی هر عبادت اکیدی اوه گرینگه بردوام بونی و گرینگه چۆن ئەوە بکەین کە ڕەمەزان ببێتە فرسەتێک بۆ ئەوەی لە دوای ڕەمەزانیش باشتر ینی خۆمان لەوە ڕابێنیت وەک باست کرد بەردەوامی استقامەت هەبێت لەوەی کە لە مانجی ڕەمەزاندا کراوە جا اوه بابت ما افشبه خود حس کرد چاوا ام بردوام بین ویزگه که باش به الحمدلله خود تمام دامه صحت دامه کو حتی نو کمت نو هیوا پیروز دا یا گرینگ بردوام بینه پشت هیوا رمضانه و افشبه جا خود حس کرد میوانه که تایبه ده مهبت هماوه بابت یکی یه ساعت یکی برنامه پاشی خود حس کرد مناقشه سروی بابتی کین چاوا ام بردوام بین قرآن فرمودید پیغمبر صلی الله علیه و سلم حتی پیغمبر صلی الله علیه و سلم گر صحابیات چا هول داینه کو صحابی همی پیک و بردوام اما فی بابتی فک کەواتە با بەخێرهاتنی دکتۆر و مامۆستا بکەین بۆ ئەوەی گفتوگۆی زیاتر لەسەر ئەو پرسە بکەین ئەویش زۆر بەڕێز دکتۆر سید محەممەد خەلیل مامۆستای ئاینی دکتۆر عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بيك بخير بين خدي قبيل كت يا ربي ان شاء الله خدي استقامه بدم بردوام بتم بشتي رمضان جام بردوام ان شاء الله ان شاء الله بخير موصول وسلامة بخيراتي دكتور قلق معك يا رب باشي أحوالك الحمد لله زنابتان السلام عليكم سباس دكتور
ئەو ماوەی جەنابتان ماندین ئەو سی ڕۆژە والله ئێمە لە خزمەت داینا هەمووان هەر ئەو هایە ینی دەبێ بە گروتینەوە هەوڵ بدەین ینی لە مانجی ڕەمەزاندا ئێمە و بەرنامە وەکو لە دەستپێکیشدا باسمان کرد بۆ خزمەتی بینەران بوو بینەرانی مسلمان کە ڕێژەیەکی هەرە زۆری هەرێمی کوردستان مسلمانانن و تەواوی ستافی ئەم بەرنمەیە بەڕێ بەرایەتی کوردستان 24 تەرکیزی لەسەرەوە کردوتەوە کە باشترین خزمەت دیارە پێشکەش بکەین بە بینەرانی ئەزیزمان دەمەوێت جەنابیشت قسەت هەبێت لەسەر ئەم بەرنمەی پاشیف ڕابۆچونە چیە متابعی هەموو بەرنمەکانیان هەندێک هیچ کردووە متابعی متابعەم کردێ وڵی لەبەر ئەمەش داوامان هەیە واجبمان هەیە لە مەڕاستە بەڵام بەعام ینی زۆر باش بوو مامۆستای چاک ینی مامۆستای چاکتان داوت کرد و هاتنە ئێرە قسەیان کرد و خەڵکش بەعام هەمویان متابعە دەکەن وەکو بنێ هەر کەس ئەوی لە ماڵێ ئەوی لە دوکانی ئەوی لێ دەرەیە لەسەر کەنالی 24 کوردستان دایان ناوە مامۆستاییشکالتان نەبوو لەسەر هەڵبژاردننی تەورەکانی بەرنمەیان ها شک لە بۆ خەڵکی دروست بێت و زانم هەموو کات هەوڵمانداوە زیاتر ڕوون بێ ئەوەتان بینیان واللهی کە ئەو ساڵە ئەلحەمدولله هیچ قسەیەک نییە لەسەر یعنی تەلەڤیزیۆنی کەنالی 24 کوردستان لەبەروەی تەوەرەکان زۆر ینی باش بوو بە ئیسیفادە بوو بەبێ ینی دروستکردن شک و گومان و شکی باونە ناو دڵەکانی خەڵکو کە شکی لە ئیسلام بکەن ئەلحەمدولله باش بوو لە خوای بە زیادبی ئەو ڕۆژ ماشاءڵڵە ئەو ڕۆژ مامۆستای قارئی گەورە و مامۆستا کاوە کە قەدیمە جێی پەنجەی دیارە لە هەولێرێکە یەکەم کەس بوو قورئانی تەنزیل کرد بە دەنجی خۆی بە دەنجی ینی عەبدولباست و ئەلحەمدولله ئێستا لە گەورەترین مزگەوت لە شاری هەولێر لەوێندا قاری و مؤەزنە خوای گەورە موفقی کەوتەمانی درێژکە ئینشاءالله دکتۆر جاری دیکەش ئەو دوم جارە میوانمان دەبی ئەمن پێم گوتم ئەم منداڵ بووم ینی مۆزەوی دەنجی بووم گوێم لێ دەگرت دڵیشم نەداهات پێ گوتم بانەڵێ ئەم دیارە تەمەنم گەورە بووە بەس ماشەڵڵا هەروەکی خۆیتی ماشاءڵڵای لێبی وەخۆی ینی ئەمنەوە پیر بووە ڕوش خۆیتی عولەمایەکان باز دەکەن ئەوی قاری قورئان بی ناکەوێ يعني إمام زمخشري بازك قارئ القرآن لا يخرف يعني نا لا وقبل لا شيء دكويتن نا خرفش دبنا توشي زهايمر أو شتانا لو بردوام لقى قرآن يا زنابش الحمد لله بردوام لقى قرآن يا ولو إخوائي جورا فارستي الحمد لله إن شاء الله إخوائي جورا تمني زياتر دكوا لو مولو خرج كردستان إن شاء الله تعالى دكتور أم دەرگەهی تەوەری یەکەم و شەمیە گرنگتران ڤیکین گەل جەنابێ ئەوژی بەردەوامبینەوە پشتی هەیڤ ڕەمەزانە پیرۆزە هەمێ عیباداتێت خوبە کو مرۆڤ گەلێکی گرێدای عیبادات هەدوێ هەیڤێدا الحەمدولله بەشێ هەری زۆر ئیدی ئەف هەیڤە هەوسە دەرباس کرد الحەمدولله بەس یا گرنگ بەردەوامبینە باشە هەموو ئەم vê بەحەز بکەین هەموو دەستپێکی vê بکەمە پرسیار یه بردوام نبت یه استقامه نبت پشت رمضان یه گنهباره رمضان و خیره رمضان ده هر بوی تحسب کردن یا جی کاریگری سر هیا دا پشت اینگم زیرتر تفاصیل افزانین دا ترسکی بزنین هست ببکین بخوی سبحان الله که مانجی رمضان دیتن خلق کورو دکات مزگوتکان یعنی سور دم زیاتر گرم دم لسر عبادت و تقوا و پرستی شتاچی زور زوانه خویان دا پارێزن لە غیبەت و یعنی کە بە ڕۆژی دەبن هەموو جەسەدیان بە ڕۆژی دەبی لاشیان بە ڕۆژ دەبی چاویان جوۆیان دەمیان بەڵام بەداخەوە هەندێک مسلمان یعنی هەموو ساڵێک کە ئەمە ئاگادارین پاشی جێژنەی کە ئەو ڕەمەزانە هەندێک مسلمان تۆبەی دەکەن پاشی بەردەوام دەبن لەسەر تاعەت و عیبادەتی خۆیان نوێژی خۆیان هاتسووی مزگەوت بەردەوام دەبن بەس هەندێکیان سبحان الله یەکەم ڕۆژی جێژن یەکسەر پوچەڵ دەکەن یعنی تەخوا و تاعەت و عیبادەتی خۆیان دەکەنە فی صفر بەڵام کە دەی تەماشا دەکەین سەحابەکان چۆن 6 مانگ دوعایان دەکرد کە بگەنە مانجی ڕەمەزان پاشی مانجی ڕەمەزانیش 6 مانگ دوعایان دەکرد خوای گەورە لێیان قبول بکە یعنی لەلایەن یەک ساڵ هەر ڕەمەزان بوو یعنی لەلایەن ڕەمەزان بوو هەندێک مسلمان هەیە لە مانجی ڕەمەزاندا ماشاءالله تۆبەتی نەسوح زۆر تەئسیری لێ دەکە مانجی ڕەمەزان ئینشاءالله يعني وا باشە پاشی مانجی ڕەمەزانیش ئەخلاقی ڕەمەزانی بیتن و بەردەوام بیتن لەسەر ئەو دینە و لەسەر ئەو تەقوا و تاعەت و عیبادەتی ئەوجا سەحابەکان وەکو بڵێن کە مانجی ڕەمەزان دەهات
علاقەی خۆیان دەپچڕان لەگە خەڵک مەشغول دەبوون لەگەڵ قورئان خوێندن و مەشغول دەبوون لەگە خوای خۆیان عیبادەتیان تاعاتی خۆیان بەڵام هەندێک کەس هەیە مەسەلەن کە وەکو بڵێن کە ئەو مانگای زیندی کردەوە زیندیەکی شەرعی و دینی و وەڕەحمانی و هەندێک کەسیش بەداخەوە ئەو مانگای زیندی کردەوە بە چ بە مەشغول بوو بە دۆمینە و بە کۆنکان و بە سینی سینیانی و حتا سبینی ئەو کاتە جوانە ئەو وەختە یعنی ئەو ڕەمەزانە مبارەکە کە دوعای تێدا قبول دەبی کە دادەشی تاکو بەیانی پێشی بەیانیش يعني كدعاء قبوله في صلى الله عليه وسلم فرمي هل من مستغفر فأغفر له هل من تائب فأتوب عليه هل من داع فأستجيب له دعاءه يعني في غمر صلى الله عليه وسلم ده فرميك أو حديثة لو حديثة ذاك سيد سارج آخر الشو دعاء قبوله نزاو دعاء بارانا وقبوله لزياتي وين مشغول لسرميزي الشيطان دومين إخوان أو إخوان خۆیان مەشغول کردێ بەداخە بە ڕۆژش کە نووسینە و نوێژەکانیان دەڕوا بەڵام هەند زۆر بە زۆریشی هەیە حەقی مانج ڕەمەزانیدایە کە بە نوێژی تەراویح و بە عیبادەت و بەچی مزگەوت و خزمەتکردنی مزگەوت و بە شەو نوێژ و بە ئەحیایەکی جوان و پاشی ئەوەش جێژنەش بەردەوام دەبن ئینشاء الله تعالی مەداواکانی لە خەڵکەکەی پاشی جێژنەش بەردەوام بن لەسەر تاخوا و تاعاتی خۆیان و خاصن هاتووی مزگەوت بەڕاستی ئەو ماوەیە مزگەوتەکان زۆر چۆنن یعنی فەرقی هەیە پێشی ئەو ماوەیە کە کۆرۆنە بوو مزگەوتەکان یعنی داخران بە سەبەبی کۆرۆنا خەڵکەکە هەندێک سار بووە هاتووی مزگەوت یعنی ئەو ڕەمەزانە دەبێتە فرسەتێک بۆی وردە جارش کە خەڵک بێنەوە مزگەوت یعنی ڕەمەزان فرسەتێکی زۆر گەورەیە ئەو ڕەمەزان فرسەتێکی گەورە بوو کە خەڵک یعنی گەڕاوە بۆ مزگەوت و ئەو قیود احتیرازەکان یعنی هەڵگیرا و احتیادی لە تەنیشی یەکتر نوێژ دەکەن لە یەک سەفدا ڕاوەدەسن و ئەوە زۆر باش یعنی زۆر باش بوو کە گەڕانەوە ئینشاءالله بەردەوام دەبی پاش ڕەمەزانیش قەڵەباڵغ دەبیتەوە مزگەوتەکانمان ئینشاءالله تعالی بەڵێ دکتۆر ینی باسێک ژوانیش باسی لێوە کرد ینی دوای مانجی ڕەمەزان کە کەسێکە وتیزامە باشەی هەبووە لە مانجی ڕەمەزاندا ئەگەر بێت و ینی دەست بە گوناه و تاوانەکان بکاتەوە لەو حاڵەتەدا ئەو تاعەت و عیبادەتی کە لە مانجی ڕەمەزاندا هەیبوو هەر بۆی حساب دەکرێت یاخود لی مایە پووز دەبێتەوە ئەگەر بێت و پاش ڕەمەزان دەست بە تاوان و گوناه بکاتەوە یعنی مادی بوونەکەی بەلاش دەڕواتن طبعا ئینسان کە گوناحی کرد بەردەوام بوو لەسەر گوناحی ئەو گوناحەوا دەکاتن وەکو بڵێن ئەو مادیبوونەی بەلاش دەبیتن بەلاش دەبی کە ئەنەما هیچی نەکردیا بە خۆی تۆبە ئەوەیە ئینسان کە تۆبەی کرد لە هەمووی زەڕوریتر ئەوەیە کە ئینسان لە سەرمەرگدا لە کاتی سەرمەرگدا بتوانێت بڵێ ئەشهد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەو وەختی کە شەهادە حوسن خاتیمە بۆی دەبیتن بەڵام ئەگەر شەهادەی پێرانەگە شەهادەی بینیتم با تەمەنی خۆی وەکومە لە قورئان و لە نوێژ و لە ئەوەی سەرفکە بەڵام لە کاتی لە ئاخرەکەی حوسنی خاتیمەمان نەبوو زۆر یعنی شتێکی خەتەرە بەڵام لێرە شتەکە دەمەوێت مەسەلەن زۆر یعنی لەسەر ڕاوەستم لە مانج ڕەمەزاندا خەڵک یعنی چای دەپارێزی جۆی دەپارێزی زمانی دەپارێزی یعنی لاشی خۆی لە تاوان دەپارێزی پاشی مانج ڕەمەزانیش ئینسان دەبی بەردەوام بیتن بەس لە مانج ڕەمەزان دەنا لە چاو پاراستن ئەوەیە قل للمؤمنين أن يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم خوای گەورە دەفەرمێ یا محەممەد بە ئیماندارەکان بڵێ لە کاتی نەزەر چاویان بنوقێنن قەپاتکەن نەزەر نەکەن و دامێنیان بپارێزن لە تاوان لە زینا و لە فاحیشە لە سیفاح ئەوجا لەگەر ئەوەشدا نەزەر زۆر خەتەرە سەهم پێغەمبەر صلی الله علیه و سەهم من سیحام الئیبلیس ئینسان کە تەماشای کە نەزەر دەکات کە چاوی بەردەداتن لە سزنەکەی خۆی چاوەکەی خۆی یعنی بەردەدا و تەماشا ئەو لە ئەولای دەکات تووشی یعنی دەشت دەبیتن کە تاوانی گەورە یەکەم شت تاوانێکی زۆر گەورەیە دووەمین شت لە زمانی تابعین کە ئەبرایەک قورئانی لەبەر بوو حتا 40 ساڵی قورئانی لەبەر بوو لە حفظ قورئانی دەخوێندەوە بەڵام کە تووشی نەزەرێک بوو
ئەوزە بازە کە تووشی نەزەرە بووم تەماشای ئافرەتەکەم کرد کە نابی تەماشا بکەم خوای گەورە وای کرد یعنی قورئانەکەم لە بیر بستەوە هەندە زەرری هەیە ئەوەیە گوێ جۆڕاگرتن زۆر گرنگە ئینسان لە دووشتی ڕادەگری جۆ لە وتاری ڕادەگریت لە مەولودی ڕادەگریتن جۆ لە قورئانی ڕادەگریتن جۆ لە شتی شەرعی ڕادەگریتن بەڵام جار بەجارش جۆ لە گۆرانی و لە ئیلحاد و لە شتان ڕادەگریتن بەڵام شەتانە بینە ذالکە وذالکە لە هەمووی گرنگتر کە جۆ لە قورئان و لە وتار و لەوان ڕادەگریتن ئەو جۆیش یعنی لهم آذان يسمعون بها خوای گەورە یعنی باز دەکات جۆش گرنگە ئەگەر هاتو جۆی لە شتی محەڕەم بەس جۆی خۆی پڕکرد لە شتی حرام خاستن گۆرانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لە ڕۆژی دواییدا مز لەناو جۆی ئەو نەفەرەی دادەنێن کە جۆ لە حرامی گۆرانی ئەگەر وشەکانیشی خراپ بێت هەر نابێت گوێ بگری لێرە شتەکەی دەبی ڕاوەستین لێرە مەسلەی گۆرانی وەکو شێخ محەممەد سعید ڕەمەضان البوطی بازەکە ما استحسنه المسلمون فهو حسن وما استقبحه المسلمون فهو قبيح بەڵام ئەگە گۆرانیەک بی ئەمە فتوای نادەم خەڵک بەغەڵەت تێنەگاتن لە فتاوای محەممەد سعید ڕەمەضان بوطی لەوێن دەربازەکە گۆرانیەک بیتن وەکو بڵێن شتی خراپی تێدا نەبی وشەی خراپی تێدا نەبی یعنی باسی ئافرەت نەکاتن و وەسفی ئافرەت نەکاتن وەکو یعنی گۆرانیەک بیتن باسی یعنی وەتان بکاتن باسی نیشتیمان بکاتن و باسی یعنی شتی جوان بکاتن کە جۆش ڕاگری ئینشاء الله ئەوها نابیت یعنی تاوانەکەی وها نابی بەڵام گۆرانیەک بی ئێستا ئەو گۆرانیە ئێستانە خوای گەورە سترکە و ڕحمان پێ بکاتن یعنی ئیوەی نییە و ئیوەی نە ئینسان جۆی لێ ڕابگریتن ئەو عولەماکان فتوایان داوە بەڵام ئەمن یعنی فتوای نادم بەڵام لە کتێبە شەرعیەکان و فتاوەکان نووسراوە ئەو شتە هەیە دەین ئەو جارە ئینسان کە جۆی پاراست و زمان زۆر گرنگە موسیبەتی گەورە یعنی زمانە ئینسان یەک و شەی دەلێ ئاگای لێ نییە 70 ساڵ لە ئاگری جەهەنەم دەمینێتن هەر وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم معاذی نەسحەت دەکاتن ئامۆژگاری دەکاتن یا معاذ پرسیاری کرد ئایا زمان حیساب هەیە لەسەر زمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ثەکەلەتکە ئوموکە یا معاذ خۆزکەم داکرد ئەتووی نەهی نابایە سەر دنیاە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەل یەکوب الناس على وجوههم إلا حصائد ألسنتهم يعني ئەو خەڵکە چۆن دەستە ئاگری جەهەنەم کە قسەچی دەکا و یعنی قسەچی دەلێتن یان قسەچی وەکو بڵێن یان جوونە یان لەعنەتە یان گاڵتەکردنە بە خەڵکە یان نەمیمە یان قسە هینان و بردنە ئەوانە هەموو زەرەری هەیە ئینسان دەبی ئاگای لە زمانی خۆی بیتن و لەو هەولێرەی ئینسانی وا هەیە ساڵح ئەولیا ئینسانی باش یەک لەوان مامۆستا خەیرولڵاه بخوا عافیکە طبعا مامۆستا خەیرولڵاه عازب بوو ئەوە کەمانی هیدایەتی تۆبەی کرد ڕۆژێک لە ڕۆژان ئەمن لە مزگەوتێ بووم ئیمام بووم هات نوێژی کرد و سەلام قسەم ئەگەر کرد قسەی نەکرد جوابی نەداوە پێم تەعەجب بوو مامۆستا لۆ جواب نادایەوە بەردەچی لە دەوی هینا دەرێ وەتی لەبەر وەی قسەی ناکەم ئەو بەردەی ئەو هەندە بە تەقوا بوو یعنی ئاگای لە خۆی بوو بەردەکەی هاشە حتە فیسە بەس قسەی نەکە تووشی ئاگری جەهەنەم خوا عافکە ئێستا مردیە و ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم اذكروا محاسن ئەمواتیکم شتە باشەکانی مردیەکانتان باس بکەن ئەوجا ئینسان ئاگای لە زمانی خۆی بی دەستیش ئەوها غشی پێ نەکا حیلەی نەکاتن ئەزیەتی خەڵک نەداتن ئەوانە هەموو حیسابی لەسەر ڕۆژی قیامەت بۆ پێی نەستە شوێنی حرام یعنی شوێنە کە حرامە جائز نییە نەستەوێندەر دەبی ئاگای لە خۆی بیتن دکتور یعنی هەمینەوە ئەکیڤێت مسلمان هشیاری خوبت خوش حرامی دیر بخت رمضان و غیر رمضانه من بحثی بردوام بینه بکین بله بردوام مثلا نوکا استا آسانه هموش بجمعیه و پیک و خلق بروج و خلق پیک و نویج دکا و خلق پیک و خیر دکا آسانه ها انسانیش حول دادا و کو همو خلق بی ها بعدینی دلین تبای شامی دیچی تبای عامه دیچینه شامی محمد المتیک در راست برا تبای عامه دیچینه شامی اموات بیجین یعنی هکا پیک و تشتک پیک و بی زور آسان و خوشتره بەڵام دوای ڕەمەزان ڕەنگە زەحمەت بێت چون بتوانین لەسەر ئەوەی بەردەوام بین ئەگەر نیوەش بی یعنی هیچ ڕێگایەکەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتبی یان لە قورئاندا هاتبێت چون بەردەوام بین دوای ڕەمەزانیش ئەگەر هەتا کەمتریش بی بەخۆی عاملی مساعد بەردەوام بوون پاش ڕەمەزانی دەبی برادەرەکانی بگۆڕین برادەری باش
يعني تشجيع بكاتن بو مزقوت بو نويجو طاعة عبادة لقى أوجد قرآن خويندن إيماني بقوة دكا بردوام قرآني بخوينتن كلمانج رمضان دا ختمي قرآني كد باش مانج رمضان جدا بردوام بي مانج زار ختم بكاتن يعني لسر قرآن وذكر ودعوة بكاتن لأخوي پروردگار زور گرنگا پیغمبر صلى الله عليه وسلم دعاء شبو دي فرمو اللهم يا مثبت القلوب ثبت قلبي على دينك يا ربي أتو ضلي دتساقيني لسر آيني إسلام كبردوان بي ضلم يعني بتساقيني بردوان بيتن لسر آيني إسلام دا اللهم يا مصرف القلوب صرف قلبي على طاعتك يعني يا ربي خدا أتو ضلا كان رادقري كبردوامي دكي لسر طاعت ضلم بردوامي لسر طاعت أو دعانا زور قرنك كدعاء كرديا في صلى الله عليه وسلم لو خوي كرديت دعاء كرديا خاصة باش نيجيش اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك خوايا بردوامك بدزواني أتوب برستم عبادتك زوان بكم بردوام بملسر ذكر وطاعة وعبادة أو دعانا زور قرنك لقى أوجد القرآن خيندن لقى دعاء لقى برادري تاك الصحبة الصالحة خوايا قرد فرمي يا أيها الذين آمنوا كونوا مع الصادقين صادقين شيء صادق أو كسيا كمعدل دستي قرتيو آقاي لتو آموشقاري دكو بيدل ورا بيكو بتسيني وش زماعتي بابتسيني خدمي ورا سفري عمري بكين ورا يعني مثلا كبرايك بيتن يعني حقيقي بيتن يعني براي إيمان دار بقوتر براي خينو وبراي يعني لداكو باب براي إيمان دار زور بقوتها وهالوقت سن آيات زور هي آيات هي مثلا خواهي قولك محاسبة دك أو نفر أنا أوجد ليتني لم أتخذ فلانا خليلا خوسكم لقى أو كسين نبا ماما كريقاي خراب يشايمين ددا أو رو سطا نوهت برادري خراب إنساني دردني لريقادا لو إنسان هل بجري إنساني يعني إيمان دار أهل تقوى لا يأكل طعامك إلا تقي في نص عشان تفضل خوارد النخوة إلا إنساني بتقوى لا يأكل طعامك إلا تقي لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي برادراتي ما كان إلا إنسان إيمان دار كلا قري دادن شيء كأخواي جورة ببيرد بيتن والله لو ظروف هذا خلق مشغولة يعني مشغولة بإيش بتجارات بكرين وفروشتن نناو جينجيك دا بيئك دا مشغولة يعني خبيرة بروفيسورة وكون دكتوراه هي لكرين وفروشتن ولا معاملة وأنا بلان كدي لنا حيدين تماشا دكي زور يعني خلقك ضعيف لحمو بواره كان ناحية كان زور باشن الحمد لله خلق كردستان درزيكن بس كدي ناحية لبواري دين لناحية دين زور ضعيفا يعني تماشا دكي مثلا روجان يكن برسيكا كلنا إنه يجي جماعات ما مسكا دين مايا هذا الدين مايا ديننا ما دين ضعيف أو هابو أسلوبي كاك دين مايا والحمد لله خلق أورو قرآني لبردك بهزارا كد حيزاب ده بيتم يعني حتى تماشا دك أوروبا عباد الشيطاني ده برستي عباد الشيطاني ده كاتن ده متساوي قلب حموك ترى أوزا ده قريته مسلمان ده بيتن إسلام ده بالقرآن ده خنيتن بلام ليه سببك خلك لشيء خلك يعني لخومانا پیغمبر إبراهيم كخواي قربازا كان أمة بتني أمتك بو كبان خوازي دكر دعوي دكر بحكمة يعني بعقل بحكمة إنسان دعوي بكاتن كخلش بيتسرقاي راست أورو يعني هركسم يعني وازي هنا إلا دعوة بان خوازي دعوة وازي هنايا دل أمن علاقة منيا كلام قرتيا با نيبا هيز إرشاد نيا إرشاد زور كما نا أو خلق ده لو يتوشي مشاكل أو هذا من بله كواتا دمي زيادة قصة لسره بكي يعني منيش يعني أولا ميشكم دابك أو برسيارة بكم آية مثلا بشي شيوي كبابلين مسلمانان ملزم نابن با أو تاعتي كهو لما نجر رمضان ده لدواي ما نجر رمضان ده تاترات ديك لقريزو حرمتهم بو إيومانان وما مستياني آيني ما مستياني آيني كاريگريان هي لسر أوا يعني أو مسؤوليته دخلنا سرشاني خويان كبتوانن لحفته بو حفته لوتار بو وتار وكو تذكيريك بفكري خلشي بيننا كبيتو يعني اوان استقامتي يعني لسر ايمان وعباده طاعه وعبادتي خويان هبيت وخود باسكر خلق مشغوله
شێوازی ژیان ئەمڕۆ جیاوازە تا چەند مامۆستایانی ئاینی و باخوازان کاریگەریان بەسەرەوە هەیە و ئەو مەسئولیەتە دەخەنە سەرشانی خۆیان هەر باخوازە کە داوای دەکاتم پێش هەموو شەشی دەیبلێ یا ڕەبی خوددایە ئەمن کە خیندم ئەوی لەسەرمە ئەمن دەیکەم ئەتوش یارمەتیم بدە و یەکەم جا بەخۆم بەکار بیم تەطبیقی بکەم ئەو جا یعنی کاریگەری هەبیتن کاریگەری دەبی لۆ خەڵکی ئەو جا لێرەدا بەخۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژ جومعەی دانایە فذەکر فإن الذکرى تنفع المؤمنین کە ڕۆژ جومعە تەزکیرەیە بۆ ئیمانداران بۆ موسڵمانە کە دێتە خوتبەی ئەو موسڵمانە شەحن دەبێتەوە تاکو و جومعەشکە تاکو و تارەشکە شەحن دەبێتەوە بەڵام ئێستا لەگەر ئەو کۆرۆنایەی سبحان الله تەماشا دەکەی خەڵکەکی زۆر نایەتە خوتبە یان دەلێ عەقلم ئەو مامۆستایە ناگرێت ئەوڕۆ سیهارت هەیە سلفەکی لێدا دەچیە شوێن دەرحەز دەکەی لێرە بڕۆ ئاکرێ بڕۆ خوتبەی بکە و حازر بە و نەکەم باشترین مامۆستای ئاینی ئەو جا لێرەدا ئەو کەسە کە ناستە خوتبەی ئێستا کەبائیرە یعنی گوناحێکی گەورەیە گوناح گەورە ئەوەیە ناستە خوتبە نەچێتە بەخۆی لە سێ خوتبەی بە بێ عوزر ئەگەر خوتبەی یەکەم نەبێت ئەگەر یەکەم دووەم ئەگە بووە سێ بە بێ عوزر عوزرشی نەبوو ختم الله على قلبه يعني ختمة لێت دە و کە منافقە و وەکو بلێن سێ خوتبەی چووە و عولەمایەکانیش دەژمێرن بە کەبائیر گوناحە گەورە ئەو جومعە و لۆ جومعە ئەوە خەڵکی خەتیبەکە خەڵکی بەبیر دەینن کە بگەڕێنەوە تۆبەی بکەن و بەردەوام بن لەسەر دینی خۆیان لەگەر ئەوەشدا مناسبات هەیە مەسەن دووشەمان و پێنجشەمە ئینسان لە خۆی بە ڕۆژی دەبی شەردن ئیلە لە مانجی ڕەمەزاندا ڕەمەزانیش گەورەترین فرسەتە کە مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان فرسەتێکی دەبینن خەڵکی ئامۆژگاری دەکەن ئەو سی ڕۆژە وتاری عەسرانە و پاش نوێژی تەراویح وتارە و خەڵکی یعنی بە ئاگا دەکەن و کە بەردەوام بن پاش ڕەمەزانشدا لەسەر عیبادەتی خوای گەورە و تەخوا و عیبادەتی خوای پەروەردیگار لەگەڵ ئەوەشدا عومرەشمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ العمرة إلى العمرة والجمعة إلى الجمعة كفارة لما بينهما عمرە بۆ عمرە ئینسان کە عمرەی کرد و دوای عمرەش کە مەجال بوو کە چوو مابینی ئەو دوو عمرەی خوای گەورە لە گوناحەکانی خۆش دەبیت جومعەش ئەو هەیە کە ئەو جومعەیەت کرد تاکو جومعەش کە خوای گەورە لە گوناحت خۆش دەبیتن ورمضان إلى رمضان كفارة لما بينهما رمضان بۆ رمضان کەفارەتی ئەو گوناحانەیە کە ئینسان لەو 11 هەموو گوناحەکان بەس گوناحە بچووکەکان یان کەبائیرەکانیش گوناحە بچووکەکان دەڕوا کەبائیرەکانیش وەکو بڵێن لە عەقیدەدا هاتووە ئەوە ئایدی خوای پەروەردیگارە ئەو نەفەرە عەزاب دەدرێ کە عەزاب بەقەدەر گوناح عەزاب دەدرێت دوای خوای گەورە دەینێرێتە بەهەشتە یانیش خوای گەورە لە گوناحی خۆش دەبی دەینێرێتە بەهەشتە عولەماکان لە عەقیدەدا ئەوها باسییان کردووە بڵێ دکتۆر عیبادەت و بەردەوامبی چ ڕەمەزانێدا و پشتی ڕەمەزانی کۆم مەبەستەمە بەردەوامبینە vێجارێ بەحسا دەیک و باوە بکەین مەسەلا دەیک و باو دەبێژن دێ ئەوە تازە گەورە بووە و حڕە و دەکا ناکە نوێژی دەکا ڕۆژووی دەگری ناگری ئەوە کەیفی خۆی توی حساب لەسەرەوەی خۆ لەسەر من نییە و ئەمن پێی ناڵێم و زمانم وشک بۆ هەندی پێی بڵێم نوێژێ بکەتەوە لێ دەگەڕێم ڕاستە ئەوە یان هەتا مردن دەبی دایک و با بە منداڵەکانیان برن هەستە نوێژێ بکە هەستە ڕۆژێ بگرە هەستە ئەو خیرێ بکە جیهانیان بەڵێ بەخۆی حتا مردن وەکو بڵێن داک و باب مەسئولە لەسەر منداڵەکانی خۆیان هەتا گەر گەورەش هەشتا گەورەش بن حتا گەر ژنیشی هینا حتا گەر منداڵشی هەبوو هەر دەبی ئامۆژگاریان بکە خوای گەورە دەفەرمێ لە قورئان یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ئەگەر نەیان کرد مسؤول ڕۆژی قیامەتە یعنی سزا دەدرێن لەسەرەوەی کە منداڵەکانی خۆیان ئامۆژگاریان نەکرد و فێریان نەکرد و نوێژ و تاعەت و عیبادەت چکو لە سەرداک و باب واجبە لەگەر هینانی مەسروفی ماڵ و خواردن لەگەر ئەوەشدا ئامۆژگاریکردنیان کوڕم نوێژ بکە کوڕم وەرە نوێژی جومعەی کچەکە کچم حیجابی لەبەر بکە ئاگاتان لێبی ئەوە غەڵەتە ئەوە حرامە ئەوە حەلالە ئاگاتان لە محەڕەمات بیتن بەڵام بۆ شێوازانەی کە لایقە مەسەڵەن لایقە بە ئوسلوبەکی جوان منداڵەکانی نەسحەت بکە بەردەوام بی لە نەسحەت لێرەدا شتەکەیە خوای گەورە ئەمر دەکە پێغەمبەر ئیسماعیل زۆر منداڵەکانی ماڵ منداڵی خۆی نەسحەت دەکرد بە جۆی پێغەمبەر ئیسماعیلیان نەدەکرد خوای گەورە فەرمووی وأمر أهلك بالصلاة واصطبر
ئامۆژگاریان بکە و سەبرش سەبر بگرە بگرە. حتى تاكو فێر دەبن تاکو بەردەوام دەبن لەسەر تەقوا و تاعەت و عیبادەت چونکە هەندێک حالەت هەیە ببوورە دێمانی قسەکان بەڵێ، تەمام بەڵێ، ینی بەڵێ. جاری وا هەیە دایک و باوکە ینی ڕەنگە لە چواردەوری خۆمانە شتانە ببینن ینی زۆر کاریگەریان بەسەر منداڵەکانەوە دەک بە شێوازێکی تند و ناڕێک جاری وایە منداڵەکان ڕق دروست دەکەن تووشی حالەتێکی انحراف دەبن ینی ئەلێرە نەرم و حیکمە جوانە وەکو ئاەتێکە هێناتەوە ینی کە ئامۆژگاریان کەن و پاشانش سەور بگرن و دوعایان داوا بکە لە خۆیکە دعاش زۆر گرنگە خوای گەورە دەفەرمێ یان ئەگەر هاتو یەکێک ئەو دوعاە کرد خوای گەورە دنیا و ئاخرەتی دەداتێ و منداڵەکانیشی ساڵح دەبن ئەهلی تەقوا و دین دەبن و بەجۆشی دەکەن کە خوای گەورە دەفەرمێ اللهم هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما أو دعاء شاملة وكاملة لو مال ومنداڵی خۆی یەکە بیکاتن زۆر گرنگە یعنی لەبیر نەکە پاشن وێژەکان باش دوعای بکاتن ئینشاء الله لۆ منداڵەکانی خوای گەورە سەباتیان دەداتن و بەردەوامیان دەکە لەسەر تەقوا بەڵام لێرە جەنابەت باست کرد یعنی پاشی ڕەمەزان بەردەوام بوون لەسەر تاعەت بەو دەمەی شتەکەم بەبیر هاتەوە سەحابەکان باز دەکەن ئەگەر یەکێک هات پاشی مانجی ڕەمەزان بەردەوام بوو لەسەر نوێژ و تاعەت و عیبادەت خۆی دوو شەمان بە ڕۆژ و پێشەمان بە ڕۆژی دەبوو بەردەوام بوو لەسەر تەقوای خۆی ئەوە بزانی خوای گەورە مانجی ڕەمەزانی لێی قبول کرد لێی قبول بوو ئەگەر بەردەوام علاماتێک و قبیل بیە علاماتەکە کە قبول بووە لێ بەڵام هەل کەم ڕۆژی جەژنەوە تەواو عیلاقەمان نەمە بەدین دەست پێ دەکە بە گوناح و یعنی زۆر شتی کە مخالفی شەرع ئەوە یعنی کەئەنەما هیچی نەکرد دەبێ ئاگای لە خۆی ئاگای لە خۆی بی بەڵێ خودش ڕازی بێت خدا پاداش دەتەوە خدا خودی استقامە بەردەوام بینێ ڕزقی هەمیە بکات پشتی ڕەمەزانیش بەردەوام و خێرێت باشتر و عیبادەتێکی باشتر خودش ڕازی بێت ئینشاءالله ئەجمعین لەک ممنون سپاستان دەکەین جزاکم الله خێران سپاس تەلەڤیزیۆنی کەنالی 24 دەکەین و جەنابشتان سپاس جەنابشتان دەکەین و زۆر سپاس کە ئەو سی ڕۆژە ماندی بوون یعنی مقابلەکردن لەگەڵ دوعای مامۆستا خێرمان لێ بکە ئەرکێ بەڵام ئیسیفادەی زۆر تا کردو یعنی هەر مامۆستایەک وەکو بڵین الحەمدولله مەوسوعەیەکە کە هاتێ الحەمدولله والحمد لله خوای گەورە ئەمەی موفق کرد لەگەڵ مامۆستاکاوەی جۆمان لە دەنجی بوو و لە مەولەکەی بوو خوای گەورە لەگەڵ جەنابتان سپاستان دوعای خێرمان لە بۆ دعا صالح جزاكم الله خيرا سپاستان دەکەین وەکی مام دکتۆری گوتی ها کەم بژین مەدوو چیچک بەرەکی کوشتن دێ شولێ خۆشی مەکرد و مە فایدەژش مامۆستاژی خفتنێتەوە نام گەل زۆر فێر مەجلسە خێرێ مستەیان فرسەتێکی باش بوو دێ موچێ خۆشی وەرگین ئینشاءالله ئەم بینە بێرەخی مامۆستا جێمان لە دەنجی خۆشش بوو بتیژی بەردەوام بەر سەر سرود گوتنێ قوڕان خواندنێ ئەکید بجۆڤی دەنگی خۆی تایبەت جۆرە سرودەکە تایبەت بمە پێشکەشکەم تەقوا خودی بکەم دەستمان لە دوعایە يلا خودی بخێر إن شاء الله. هەمیە ئەو سرودە دەستمان لە دوعایە ئینشاءالله دوای دوعا دستمان لدعايا بوتو أي خدايا دستمان لدعايا بوتو أي خدايا قرسي قنه بارين قرسي قنه بارين توعفود للايا توعفود للايا
بس بايدي الله ظل من ذكرتوا ظل قجد بتوا اسمع لدعايا موتو اي خدايا اسمع لدعايا موتو اي خدايا قرسي قنه بارين قرسي قنه بارين توعبد للايا توعبد للايا دستم كعمري قد زادي بدنيا سربكن بداوي نفس هوا باسترابون زوته وبملكه الموزان سليمان واروي لدستمان الموزان سليمان واروي لدستمان لا من دل قرآن لا من دل قرآن بويا حال من وايا حال من هر أوهايا دستمان لدعايا موتو أي خدايا دستمان لدعايا موتو أي خدايا قرسي قنه دارين قرسي قنه دارين تعبد لنا ويش الله خدش ترزي يا أخوة. بجي خوش بيا دسمان لدعاء يا خدي بجد تو تبعف وخد يا المال ان شاء الله امين يا رب أبي العالمين قبل لا لهم مرة مسلمان خوش بي ان شاء الله خوش فين خوش كان ما بدنا اللهم امين اللهم ان امين شاء الله دعاء كل عبادات يا ما يا بصانه هي خد عبادتك يا بصانه يا دليت هذا بخو بيجا شد تدبير بتقول بخو بيجا منازات دعاء خوتة بخوش لقلب خديم إخوة. يبوش بيجي فلاني فلاني بخو زاري وادر دل لقل كسك ذاكين فقيرة بيجلواني خمي هبي اري والله او خربت طاقتني بجوش اللي بقدر. زاورها بس ورد دلي خود لقل خوابك ما- خوشة هساير انا وسياري لتزي شي بار دايتو سلق الخوادك خوشة بجو شلون مرو بيحتوي اوست تشجاو ياش همي جرين ترى همي قبا ما خفتنا مد قال خدي بت دا خوزيت ما بخوش خدي بكين ام بتشينا بابا تدوي بابسي خدي من موبايل اخو ديال خوينا فيري تلفونك بابا تتيار باش دبرت وين دبرت نايكي هزا ريبر برا طب خدي وقت تلفوني دكتور بس بنبوش صامد ناكل يعني بس عملنا هيك لا حول ولا قوة الا بالله براز دخل اللي وليتك ولو او هيلات برايك اسقط او كرم خرج رابينا اگر زاد رحمد بالله الريبري ويركر لا تصدق يعني نازين تازروي ريبه خوي ريبر بوتا لا حول ولا قوة الا بالله العلي العظيم باشا كاكا تواري دوي ما قلت هم نزيكي ججنه بين ججنه جو عادة جبلي سردانا خزم ودقست هوالا گشتاجی مرفت کد گشت و سیران و جهت خوش الحمد لله الكردستان جي ما قالت جهت نعمت خديه
جبلي او جهد گشته مثلا چیت بهاره بنیه زوستانه بنیه هاوینه بن جهدی چوات حاضرن خدمتا گشتیار بکن نبتنیت نافخو بلکو اوش در وجیتن باشور يعني ناف راست و باشور عراقي یا جيش در عراقي در كردستان جدير او كردت ما ويش در ما بس تو جشن بين سردان كردستان بكن جهتو سامحنا حاضر بن بو جشن خدمتا گشتیار بکن ئامادەکاریانەچین کە کراون بۆ ئەنی پێشوازیکردن لە گەشتیاران بۆ هەموو ئەوانە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز نادر ڕۆستی شارەزای گەشتوگوزار و گوتەبێژی دەستەی گەشتوگوزار يا الله بەخێر بێت بخير باشی سپاس دەکەم بەخێر بێ ئەخوا يلا بخير فەرموو بس بەخێراتی کاک سپاس خير سحەتت بۆ ئەحواڵت وەسوان باشن باشین الحەمدولله باش من زۆر لەخوا بەزیادی ئەوە گەیشتینە ئاخری ڕەمەزانێ و نزیکین هەر دوو ڕۆژ سێ ڕۆژێکمان ئاماوە لە بۆ جەژن جەنابەت چۆن ڕەمەزانت بەڕێ کرد لەخوای بە زیادی بێ الحەمدولله ڕەمەزانێکی خۆش بوو سەرکەوتن بۆ هەموو لایەکی خوا عیبادەتی هەموو لایەکی قبول وکات ئامین ئێوەش ئینشاءالله سلام يا ربي ناف رمضان دا جاری بری ام بچینه حاضریت بو مثلا جشن و یعنی پیشوازی کردن گشتیاری ناف خو یا جیش در ول هر جایی که هبن جاری گشتیاری رمضان مال کردستان هیه چون که ولات دورو بر حتی گشتیاری رمضان جاز بوار که میهای مزگفت مولود نه لا هرمی کردستان لا رمضانان پروسه گشتیاری زور سسته بی زور لاواز دبی خەڵک کە بە ڕۆژی دەبی وا ڕاهاتوە بێت تاقەت دەبی وا ڕاهاتووە زۆر لە ماڵ دەمینێتەوە هەندێک هەیە هەر ڕۆژوەکەی بە ڕۆژوی بەڕێ دەکەن بە خەو بەڕێ دەکەن یعنی حەزیان لە گەڕان نییە بەڵام لەگەڵەوەش مطلق نییە تاکتاکە هەیە بۆ نمونە هەرچی ئەوەی فێرە شاخەوانی بووە فێری شاخ بووە لە گەشتەکات لە مانجی ڕەمەزانیش گەشتەکانیە بەڵێ وەکی گەشتکردن بوو بەڵێ بەڵێ ئەمە شەومانەوەکمان کرد لە گۆمی فێڵاو ئێوارەی دوای نێورانە چوین نان و شتمان لەگەر خۆمان برد لەوێندەرە شەومانەوە کرا بە خۆم لەگەریان بووم ئەو هەفتەی نە هەفتەی پێشووتر بەس ئەو هەفتەی ڕابردووش دیسانێک کۆمە گروپیەکی زۆر هەر شەومانەوەی کرد ئیتر لە چیای سەفین لە هەندێک شوێنی دیکە دەچن شەومانەوە دەکەن فتار لەوێن دەردەکەن و لە چیا دەکەنەوە شەویش دەمێنەوە هەندێکیان بەڵێ هەندێکیان تا بەیانی دەمێنەوە بەیانی شەندێک شاخڕەوی دەکەن ئەو جادێنەوە هەندێکیان ئەتا ئێوارە لەوێ دەبن و دوای دێنەوە ئەو جم و جۆڵە هەیە وەزعی گۆمی فێڵاو چۆن بوو زۆر باشە ئەم ساڵ زۆر باشترە لە ساڵانی ڕابردوو بەوەی گەشت و گوزاری چۆمان و قایمقامی چۆمان خزمەت گوزاریان بۆ دابین کردووە چاودێریان بۆ دابین کردووە کە بە تایبەتی لە ڕووی پیس نەکردنەوە ئەوەی گۆمی فێڵاو زۆر گرنگە بۆ هێندەرێ پاراستنی سروشتەکەیە و پیس نەکردن و تێکنەدانیتی ئەو چاودێریە زۆر زۆر باشە ئەو کاتێ ئێمە لەوێ بووین چاودێر کۆنتترۆلی کرده بوو کە ئاگر لە ناو سروشتەکەی نەکرێتەوە چەند جێگای ئاگردانان دروستکرا بوو و پێشتریش فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە کە ئەوانەی دەچن بۆ شوێنانە هەر کەسەکەی غازی سەفەری لەگەر خۆی ببات پیکنیک لەگەر خۆی ببات هەوڵدات بۆ ئەوەی کەمترین ئاگر لە ناو سروش بکرێتەوە چونکو تەبیعەت وایە هەر جێگای چایداری نابی دەبی چای غازی بخۆی دەبیت چایداریش دەبی بەخۆی ئێستا هەموو شت ڕێکخرایە مەقەرەی سەفەری هەیە داری لە ناو دەسووتێنی لە زیاتیەوەی لە ئاردی سووتێنی برندە هەندێک برندە هەرزانیشە دەتوانی بەکاری بینی و لەوێش هەر لەوێن دەرێش دوو ئاگردانی گەورە مەخەرەی گەورە دروستکرایە ئەو ساڵ زیادیش دەکرێت بە ڕێژەکەی لەگەر بەڕێوەبەری گەشت و گوزار قسەم کرد ڕێژەکەیان زیاد دەکرێت بۆەوەی زۆرترین خەڵک کە دەچیت سوود لەوەی بگری هەم بۆ خۆگەرمکردنەوە هەم بۆ پێداویستیش بە ئەو قسەیش بکەم هەندێک دەڵێن بەس لە وێنە و ڤیددیوان جوانەوەیە یان بەخۆی جوانە ئەوێ ناوانیە بەخۆی تەبیعەتەشی ئەجاگەروابی ئەوەی چوو جارەشی دیکە ناچیتەوە بەس بۆ خەڵک بەردەوام دەیەوێ بچیت غێر لەبەرەوەی ئەوەی کە دەچی لەوێ ڕسمی ناگری لەشێ لاسمان ڕسمی دەگری ئەوەی کە چوو لەوێ ڕسمی ناگری مەسەلەن بڵێ ئەوە چەند جوانە ئێمە بەسمەوە هەمەش فلتەرە و سەوزە لەنا مۆبایلی خۆم فلم و دیکۆمنتاری نۆرماڵتان پێشاندەم
بەبێ دەستکاریکردن یعنی بچێ کە زۆر نایە بە بەتایبەتی ئەو زەمان دەکەی بچینەمە ئەتوچوی زۆر پێم فاریش برام گوتی پێ ڕێک نەکە لەو 2 هەفتەی ڕابردوو تەمان خەڵکێکی زۆر لە سلێمانی هات و ئێستاش بۆ ڕۆژی دومی جێژن خەڵکەکی زۆر دێت هەر بۆ هەمان شوێن و بەرنامە هەیە لەوێندەرێ ئاهەنگێکی خنجیلانەش بۆ میوانان ساز دەکرێت لەلایەن گەشت و گوزاری چۆمان وەکو پێشوازی وەکو میوانداریەک جگە لە ئەو خزمەت گوزارە سەرەتایانە ئێمە لە گەشت و گوزارە دەبێ باوەڕمان بەوەی بی هەندێک شوێن هەیە بە سروشتی خۆی بمێنێتەوە نابی دەستکاری بکرێ نابی ئوتێل و ڕستۆرانت و هیچ دەستکاریە بکرێت دەبێت سروش بێت ئەوە با چی دیکە فکر لەوەی نەکەینەوە ئەگەر هەر شوێنێک ئوتێل و ڕستۆرانتی گەورە لێ نەبیێنەوە شوێنێکی گەشتیاریە نە گەشت و گوزاری ژینگەی هەر بە گەشت و گوزاری جینگەی یەکێکە لە جۆرەگەهەنی گەشت و گوزار کە دەبێت تۆ سروش بپارێزی دەبێت سروش وەکو خۆی و دەبێت شاخڕەوی و یان پیادەڕەوی لە ناو ئەو سروشتەیە بکەی هەموو ئەوەی لە ناو سروشتە هەیە وەکو خۆی ببینی تر کەوی بەفرە شەلالە ڕووبارە دارە درەختە ئاژەڵی چێویە وەکو خۆیان ببینی بەبێەوەی دەستی گوندە گوندی کللتوریە ئەو هەوڵە لە گۆڕەیە مە هەوڵ دەدەین کە کۆمەڵێک شوێن لە کوردستان ئەو بەو سروشتەی خۆی بمێنێ هەتاکو ئەو جۆرەی گەشت و گوزار یەکەم پارێزراوبی دوم ژینگە پارێزراو بیت سێمین ئێمە بتوانین ڕەسەنایەتی سروشت و ڕەسەنایەتی کللتور لە جیانە پارێزراوبی من بۆ خۆم زۆر ئیش لەسەر ئەو بوارەی دەکەم هیوادارم لە ساڵانی داهاتوو بتوانین پرۆژەی باشیش لە گوندەکان جێبەجێ بکەین بە تایبەتی جۆرێکی تری گەشت و گوزاری لادەیە گەشت و گوزاری گوندە تەمان کە دەرێن لادێ بە مانای منتیقە فراوانەکەی لادێ کە دەرێن گوند یعنی تەشخیصکردنی گوندێک بۆ گەشت و گوزار ئێستا پرۆژەمان هەیە بۆ ئیش لەسەرەوە بکەین چەند گوندە دێت تەشخیصکردن دەمێنێتەوە سەر ئەو بنەمایانەی کە لەو ناوچەیە هەیە بۆ نمونە گوندێک هەیە لە ڕووی سروشتا جوانە جگەلەوەی کە لە ڕووسی سروشتا جوانە دەبینی شەلالێکی تێ هەڵکەوتووە دەبینی شوێنەوارێکی تێ هەڵکەوتووە دەبینی لە دار و درەخت و لە ئاژەڵ یعنی چەندی بنەمایەکانی باشتر بن پێوەرەکانی باشتر بن ئەفزەلیێت بۆ ئەو شوێنە کاک نادر لەناو قسەکان زۆر تەرکیزت لەسەر ئەوە کردەوە ینی پاراستنی سروشت و پاک و خاوێنی ژینگە و هەموو ئەوانە دەمەوێت پرسیارێک بکەم ینی لە چاو ساڵانی ڕابردوودا ئاستی هۆشیاری خەڵک گەشتیاران ینی گۆڕاوە گۆڕانکاری بەسەرداهاتەوە بۆی کە زیاتر ژینگە بپارێزن و ینی پاشماوەکانە دوای خۆیان بەجێنێڵن وە سروشت بپارێزن شتێکی وا هەیە ساڵ دوای ساڵ هۆشیاری باشتر دەبێت بەوەی کە هەمومان پێکەوە بەڕاگەیاندن بە حکوومەت بە هاوڵاتی پێکەوە بەرپرسیارەتی هەرگرین و کاری لەسەر بکەین بەڵام هەر کاتێک هەر لایەنێک گوتی ئەوە ئیشی حکوومەتە کەواتە ئەوە دەیەوێت ژینگە پیسکە هەر کاتێک گوتیەوە ئیشی ڕاگەیاندنە کەواتە دەوێت ژینگە پیسکە ئەی بۆ خۆچی بۆ دەیکێ ئیشی ئەو ئەی بۆ خۆچی جا ئێستا هەوڵێکی زۆر گرنگ بە تایبەتی پێشتر شاخەوانی زۆر کەم بوو بە سێستاکە گروپی شاخەوانی زۆرە ئەندامانی شاخەوان زۆرن و بۆ 200 گروپ دەچین على سەس بەتەما بووم جارێک لەگەڵتان بێم لە هەواڵەکانی کاژمێردە باسمان کردو هەر ناتوونە هەر لە خزمەت داینە بەرنمەکەی ئێوە یەک دوو جار هاتووە کەشتەوان پشکۆوانە ومە هاوکاریانین بەردەوام من لەسەر هێڵم لە گەریان هاوکاریانم جا بینەوە سەر بابەتەکە لە تونیە خەتایەکە لە خۆیتی ئاگام لێەوە لە هەر لە ماوەی ئەو مانگەی هەر بڕیارەدا جێوەجێ چەندە ئەوە دەکرێت مەسەرەن ئێستا قەرداری منە ئەوە دەڵێ من دێمە ڕاضەی لەگەڵ ئەنی قەرداری زۆر زۆر مامۆستایانێکە گوتیان لە بۆ ئەمڕۆ حاضر دەکەم دەچمە ڕاضەی خۆم حەزەکەم بۆ ئەوی بێمە شاخەوانی زۆر باش ستێپ بای ستێپ ڕەنگا بانگە ئێستا لەبەر قسەکەی جەنابێت دەکە هوشیاری زیاد بووە لە شاخەوانی ئێمە دەڵێن ئەگەر ژینگە پارێز نەبی تۆ شاخەوانی هەر ڕێک ئەوە مەفهومەکەیت هەر کەسێک بیاوێ ناوی شاخەوانی لە خۆ بنێ یەکەم جار دەبی ناوی ژینگە پارێزی لە خۆی بنێ هەتا نەبیە ژینگە پارێز نابێ ببیە شاخەوان ینی جا هەموو بنەمایەکانی ژینگە پارێز تەنانەت کە بویە شاخەوان دەبێت لە جگارە نەچێشی دەبێ شت فڕێنەدەی دەبێت کە زۆر جار گروپەکانی ئێمە کە دەڕۆن هیچ فڕێ نادەینەوە ئەوە واجبە کە هیچ فڕێنەدەی بەڵام لەوەش واجبتر ئەوەیە کە دەینەوە ئەوەی لەگەر لەسەر ڕێمانە لەگەر خۆمان دەینینەوە خاوین دەکەنەوە کە خەڵکانی دیکە
ئێستا گروپی شاخەوانی 100 گروپیش پێم وایە لە شوێنێکی سروشتی بمێنێتەوە پیسی ناکات چونکە بوویتە بنەما بەڵام خەڵکانی دیکە لا بەلا کە فێری ئەو زانستە و فێری ئەو ڕۆشنبەریە نەبووینە لە ناویاندا کە دەچن ئەو پێشێلیەی دەکەن جا دەمانەوێت ئەوانیش فێری ئەو کەلتورم دەمانەوێت ژینگە پارێزی و پاراستنی سروش ببیتە کللتور ببیتە کەلتور هەمومان بە بەشێک لە پەروەردە و لە تربیەتی خۆمانی بزانین خەریکە بابەتەکە دەبتە شاخەوانی چکە مامۆستا بەخوی شاخەوانە شاخەوانی خەریکە دەبتە شاخەوانی بەس دەمانەیە بین بینە سەر ئەجەبا بۆ دەباسکەم لەبەر چ بدەبیتە شاخەوانی حەق خۆتی لە شاخەوانی بەخۆی چەند جۆرێکی گەشت و گوزارەیە گەشت و گوزاری شاخەوانی گەشت و گوزاری شاخڕەوی گەشت و گوزاری بەلەمەوانی گەشت و گوزاری ئەشکەوتەوانی ئەوانە سەرچێشی ئەوانە هەمووی جۆری گەشت و گوزار هەمووشیان لە ناو سیستەمی شاخەوانیدایە هەمویان لە کوردستان هەن بەڵێ هەمویان هەنە بەڵام هەمویان وەکو یەکدی بە قوت نینە و هەمویان لاعیبی خۆی لاعیبی باشی نییە شەبەکە چیاوان میوانت مەبین شەبەکەت ناو شەبەکە خۆش بی دوو ڕۆژێ دیاکە خودە حەسکەت و خودە ئەمردا جەژنە ئیدی دو ڕۆژە دیسێ ڕۆژێ کۆدە چلێت تەمای خۆی ئیشڵا خودێ مەبگەینتێ پلانە تایبەت ڕووی پێشوازیکردنە گەشتیارە دێ چا بە چێت ناوخۆبن چێش دەرببن چونکی مە مەوسمێکی قەرەباڵغیە گەشتیارە دەرباز کرد ئەوژی نەوروز و بهار بی زەختەکە زێدەر سەر گەشتیاری هەوی جا ئەس vê carê plana بۆ جەژنێ بێژم دیمە چه هەبێت ساڵانە وەکو سیستەم لێ هاتووە لە دەستەی گەشت و گوزار تقریبان وەکو سیستەمە ساڵانە لە هەموو بۆنەکان بەڕێوەبەرایەتەکانی گەشت و گوزار لە شارەکانی هەرێمی کوردستان لە هەموو ئەو جیانی بنکەی گەشت و گوزاریان بەڕێوەبەرایەتی لەیە تیمەکان دروستەکەن بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاری ئەوە بۆ چاودێریکردنی شوێنەکان و بۆ هەماهەنگی لەگەر کەرتی تایبەت کە ئوتێلی و ڕوستێران و هەموو ئەو شوێنانەیە کە گەشتیار ڕووی دەکات یعنی ئێستا بڵین ئەگەر وەکو دەستەی گەشت و گوزار هیچ قسەیەکی لەو بارەی نەبی ئەوان سکەی خۆیان وەرگتە ساڵانە و ئامادەکاری دەکەن کەواتە بۆ ئەم جێژنەش بە هەمان شێوە ئامادەکاری هەیە گروپ تیم دروستەکرێ لە پێشوازیکردن لە بازگەکان بۆ چاودێریکردنی شوێنەکان هەموو ئەم کارانە دەکرێن و هەوڵیش دەدرێت زۆرترین شوێن بکرێتەوە بە تایبەتی لە جەژن چونکە بەپێی نەریتی کوردەواری خۆمان لە جەژن بە تایبەتیوانەی کرێکاریان کوردن لە جەژن دێنەوە ماڵێ شوێنەکە قپات دەکرێت ئەوە هەندێک جار تەسیراتی لەسەر هەندێک شوێن هەیە بەڵام ئەوانەی کارمەندی دەرەوەنە و التیزاماتیان نییە پابندبوونیان کەمە بە جەژن ناسنەوە ناعالی خوان ئەوانە زیاتر ئەو شوێنە دەکەنەوە ئەوە یەک لەو کاریگەریانی هەندێک جار تووشی کێشە دەبین لە بەتەمانین توزانم خەفەریاتێک شتێکدانین کافتێریە خواردنگەی ئەوانە بەشێکی زۆر دڵنیایی ئیشی باش لەسەرەوەی کرایە و زۆربەی ئەو شوێن مەسەلە بۆ نمونە تۆ لە مووقعەکە لە شارێکە بۆ نمونە 10 شوێنت هەیە بەلای کمی 8 هەتا 7 شوێن بکرێتەوە دوو شوێن ئەگەر نشکێتەوە ڕەنگە کاریگەریەکی ئەو های نەبیت بەڵام ئەگەر هەمووش بکرێتەوە باشە بەس بەخۆی پرۆسەیەکی ئابووری هەیە بڕیار دەدات کە ئەمانە بە نۆرمالی خۆیان بەڕێ بچن پرۆسە ئابووریەکە چێت تۆ کە گەشتیار زۆر بوو بازار خۆش بوو هەر بوو خۆت وا دەکەیە تەموحت و لێ دەنیشیت کە ئەتۆ بەردەوام دەست بە ئیش بی مەگەر وەکو وتم دووبارە دەکەمەوە مەگەر هەموو کارمەندت کوردی بن و هەمویان بستنەوە جەژن و هیچ چارە دیکە ماڵی خەزوران یان بڵێن هەندێک خاون شوێن کە بەتابەتی ڕیستۆران لە ڕووی باوەڕەوە باوەڕیان وایە گە ڕۆژی یەکەمی جەژن ئیش بکەن گوناح یعنی ئەو باوەڕە هەیە بەڵام خزمەت گوزاری پێشکەشکردن خێرە نەک گوناحە دەبی ئەو باوەڕە نەبی دەبی ئەو باوەڕەبی کە تۆ میوانە دێتە شار هەڵتە نەداوە ینی ئەمە بکەنە جۆرێک لە ئیجباری لەبەرەوەی شارێکە گەشتیار تۆ چۆن ناتوانانی جۆری ئیجباری بکەی بۆ نمونە لەبەرەوەی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک شەپۆلی جۆرا و جۆری ئەمن و ئاسایشی و کۆمەڵێک کێشە و گرفت تێپەڕی ماوەی ڕابردوو لە جێژنێکە مەسەلەن لە چەند جێژنێکە نەخۆشی دروست بوو لە چەند جێژنێکە شەڕی داعش دروست بوو لە چەند جارێکی دیکە بارودۆخی هاتوچۆی ناوبەینی شارەکان ناڕێک بوو ئەمانە تۆ ناتوانانی من ناتوانم هیچ خاوەن ڕیستۆرانتێک زامن بکەم بڵێم دەبی بیکەوە و خواردن بینی و گۆژ بینی و میوە بینی و سەوزە بینی و هەموو شت حاضر کە میوانت دێ ئێو کۆم هەموو شتی حاضر کرد بەڵام میوان نەبوو گەشتیار نەژبینی دەکەن ینی ژمارە گەشتیاران ئەمساڵ چەند بێت هەروەکو ساڵەکانی دیکە ساڵانەت نۆرمال وایە ساڵانە ئەگەر هیچ ڕووداوێکی سروشتی یان ڕووداوێکی دەستکرد نەبی ساڵانە ژمارەی گەشتیاران لە جێژن و لە بۆنەکان زیاد دەکات تقریبا
هەر ساڵێ دەتوانین برین لە 5 تا لە 10 بە سەروتریش زیاد دەکات چەندی بارودۆخەکە خۆشتر بی کەشوهەوایەکە لە ڕووی کەشوەوە لە ڕووی سیاسی و سەربازی و لە هەموو بارەکان و لە ڕووی موچە و لە هەموو بارەکان کە چەندی نۆرمال بی هەر یەک لەو نۆرمالیانە تەسیراتی لەسەر ڕێژەی بەرزبوونەوەی گەشت ڕقمێک هەیە بە ڕێژەی بیانی بەنزیکراوەیش بێت بەخۆی هیچ ڕقمێک ناتوانین بە سابەتی بڵین بەڵام دای من گەمە دەکات لە ناوبینی 150 هەتا 250 لە جژنەکان ئەو ڕقمە دایمان گەمە دەکات ئەگەر باش بین لە دەگەینە 250 زیاتر ئەمە بۆ هەموو 250,000 بۆ جژنەکە یعنی چ کەرتێ حکومی بێت چیە تایبەت بێت گەلک بوونەوەدا فیستاڤاڵێت تایبەت تێنە ڕێکخستن و جێ دەستخۆشیە مەسەرەن سەرساڵە نەوروزە مەولودە هەر شکلی تایبەت ئەس بەحسا هەولێر گشتیجی کوردستان بکەم پلانێکەوە هەیە فیستاڤاڵێت تایبەتی جەژنە ڕەمەزانێ جەژنە قوربان تشتێکی واوسا هەبێت یعنی تشتێکی دیار بێت یعنی فیستاڤاڵە ئاهەنگێت تایبەت بێ بە جەژنی ڕەمەزان بە هەر بەخۆی جەژن کەرنەڤاڵێکە کەرنەڤاڵێکی کۆمەڵایەتی ئاینیە لە شوێنە لە وڵات و لە شارە موسڵمانەکان بەڕێوە دەچیت هەمویان لەم جەژنە حەزەکەن مشارەکە بکەن جگەلەوەش لەبەرەوەی جژن درێژە 3 ڕۆژە هەندێک جار زیاترە خەڵک ڕۆژی یەکەم و دوم حەزی لە جژن بەس ڕۆژی سێم و چارم حەزی لە گەشتە و هەندێکیش لە شارەکانی عێراق لەبەرەوەی بارودۆخیان وەکو پێویست نییە هەر لە پێش جەژنەوە دێن گەشت دەکەن ڕۆژانی جەژن لە شارێک لە شوێنێکی گەشتیاری بەسەر دەبن کە شوێنەکە ئامن بیت و شوێنەکە خۆش بیت جا بۆیە 5 ڕۆژ پێشی جەژن زۆریان پەیوەندی بە شوێنە گەشتیاریەکان دەکەن و حجز دەکەن شوێنەکە دەگرن و دێن بۆ هەرێمی کوردستان زۆر جاروەها بە بۆ ڕۆژی یەکەمی جێژنیان ڕۆژی پێشی یەکەمی جێژن شوێن نەمایە هەموو گیرایە شوێن نەما هەندە زۆر هاتووە ئەوەی بە تایبەتی گەشتیاریمە گەشتارێکی عێراقی گەشتاری ناوخۆی عێراقە لە 1995 گەشتاریمە لە ئێستادا گەشتاری ناوخۆی عێراقە هیواداری متوانین لە ئایندە ژمارەی گەشتیاری بیانی زیادکەین ئەو بارودۆخەوەی کردی ژمارەی گەشتیاری بیانی کەم بیت باشە ینی وەکو ژوانش ئاماژەی پێدا ینی نەورۆز بوو دوای نەورۆز بە چەند ڕۆژێک سەرکەوتینە نێو ڕەمەزانەوە و تا ئێستش لە مانجە ڕەمەزاندا بن ڕەنگە خەڵک نەیتوانێت بێت فرسەتە نەبێت بێ بە باشی چێژ لە بەهارەکە ببینێت ئەوەی کە خۆی دەوێت تا ئێستش بەهار ماوە تقریبان ینی بۆ مەسلەی گەشت و سەیران و ئەوانە ینی چه ئامادەکاریە کراوە چکە پێشبینی دەکرێت بە حکومەوەی تا ئێستا بەهار ماوە ینی تا حدێک دوای جەژن ڕەنگە خەڵک بێوێت گەشت و سەیران بکات بۆ ئەمە چه ئامادەکاریە کراوە بە وەکوتم لە خزمەت گوزاریەکان هەموو شوێنەکان ئەوەی خزمەت گوزاریە ئامادەکاریان کردووە وەکو بابەتی دیکەش کە خۆ تاماژت پێدا لە ئێستا کە سروشت باڵایە سروش دەوری سەرەکی سروش دەبینی خەڵک بە گەشتیار و بە هاوڵاتیش زیاتر حەزیان لە ناو سروشتە تا ئەو دیمەنە جوانانەی سروش ببینن واتە بەستی شەومانەوە و جێی خواردنیان دەکەنە وەتە ڕیستۆرانت و ئوتێل بەکاردێنن ئەوەی دیکە ڕەنگە لە وەرزەی هەندیان باک پێ نەبی بچنەگەلی عەلی بەگ باک پێ نەبی بچنە بێخاڵ بۆ لەبەرەوەی سروش بەخۆی هەمووی خۆی لە گەلی عەلی بەگ و بێخاڵ جوانتر نیشانەدات پلەکانی گەرماش مامناوەندن هەندە کاریگەریان نییە ڕەنگە ڕوو لە دەشت و دەرێک بکەن زۆر ئاسایبی بمێنەوە هەتا ئێوارە بە خۆیان و بە چادرێک و بە خۆیان و هەندێک جار بەبێ چادریش لە ناو سروشتا بمێنەوە بۆ لەو وەرزی گەشت و گوزاری سروشتە وەرزی گەشت و گوزاری ژینگەیە وەرزی گەشت و گوزاری کات بەسەربردنە لە ناو جوانیەکانی سروشتە سروش لە وەرزە خۆت باست کرد دەوری باڵای هەیە و ئەو دەتوانی گەر هیچ خزمەت گوزاریش نەبی ئەو دەتوانی ڕۆلی خۆی ببینی ئەس بەحسا داتەوە بکەم مەسەلەن زڤستانی گەشتیاریا زڤستانی و سەری ساڵێ و نەورۆز و بوهار و ئەم بەرەف جەژنێ بچین ژبلی پێشبینییا جەژنێ ئەو داتۆی بەردەست وان چار هەیوێت ئەف ساڵە ژمارە گەشتیارە چەند بی بۆ هەرێما کوردستانê بە شێوەی نۆرمال ئەوەی من زانیاریم هەیە و خوێنەوەی پێشترم بۆ کردووە ئەگەر ڕەمەزانی لێ بچێتە دەرێ ڕۆژانی دیکە لە بینی 5 هەتا 10,000 گەشتیار دێ بۆ هەرێمی کوردستان بەڵام داتایەکی زانستی پخوتکراوم لە بەردەستی نیە بڵێم لەو مانگەی ئەوەندە هاتێ لەو مانگە دەتوانین هەندێک شت بە ڕێژەی یان برین بە نزیکراوی باسکەین بۆ نمونە دەتوانین بڵێن مانگانە لە ناوبینی 200 هەتا 300 هزار و زیاتریش گەشتیار دێت ینی وای لێ هاتووە
گەشت و گوزاری هەرێمی کوردستان جێگای خۆشبەختی وای لێ هاتووە 4 وەرزە بیت جاران بەس لە وەرزی هاوین گەشتیاردات ئێستا بۆ دستانێ و بۆ کە بەتایبەتی کە بە فردەباری هەرێمی کوردستان گەشتیار ئەمە لەم ساڵدا وای لێ هاتووە 2012ەوە ئێمە گەر بەبییرتان بێتیان کەسی لە بیربی یەک دوو چالاکی باشکران بەتایبەتی فیستیڤالی چای کۆڕک لەوێندەرێ فیستیڤالێکی نێودەوڵەتیمان بۆ بەفر کرد کە کۆمەڵێکی ئەو کاتی هیچ یاریزان لە هەرێمی کوردستان نەبوو یاری خلیسکانێ بکە کۆمەڵێک یاریزانمان لە دەرەوە هینە بۆ مایەی سندڕاکێشانی هاوڵاتیان و گەشتیارانیش ئێستا چەند تیمێک لە هەرێمی کوردستان هەیە تیمی تایبەت ناو بەفرێ کە خلیسکانێ دەکەن و وای لێ هات ببیتە بابەتێکی نۆرمال ساڵانە ئەو فستیڤالە لە سۆران و لە چۆمان و لەو جیانە دووبارە بێتەوە بەس دمایکێ بەسە گەشتیاری مەسەن هوەری میوزیکیش بکەم هەشنوکە ئەمێ ڕکلامات بینی سوشال میدیای فلان کەس هوەرمەندێ تورکی بناوبانک فلان کەس هوەرمەندێ ئیرانیە بناوبانک ڕۆژە دوێ جەژنێ ئاهەنگێک دێ گێرت و تەنسیقێک گەل کۆفتیرا خوارنگەوە هەیە کی بێت کینە ئێت یانژی زیاتر ئەفزەلیەت وەکەم بژین بە هوەرمەندێت کورد بن بلا ئاهەنگ بۆوانە بێنە گێڕان چزانم ڕێستۆران تا ئاهەنگێت بچیک هەبن یانژی هەر کەسێکی ئازادە بێ مەسەلێ ئەمە ئەو بابەتە زیاتر لەلایەن کەرتی تایبەت بەڕێوە دەچێت کە ئوتێل و ڕستۆرانت و شارەکانی گەشتیاری و یان شوێنەکانی گەشتیارینە ئەرچی ئێمەوە نییە دەستنیشانی هیچ هوەرمەندێک بکەین کە گۆرانی بێت بەڵام ئێمە وەکو مەبدەیەک دائیمەن دەڵێن با گرنگی بە هوەر و مۆزیکی کوردی بدەین با ببوژێتەوە بە ڕێنمایی دەدەینە شوێنەکان کە چەند مۆزیک و گۆرانی بیانی لێ دەدەن دوو ئەوەندەی کوردی لێ بدەن بەخۆی هەر لە سروشتی ئەگەر ئێمە تەواو لە گەشت و گوزاریش تێ بگەین دەبی ئێمە کللتوری کوردی لە هەموو شوێنەکان زاڵکەین بەسەر هەموو جۆرەکانی تری کللتوری بیانی هەتاکو ڕنگداتەوە بەوەی ئێمە دەتوانین بڵین ئێمە خاوەنی گەشت و گوزارێکی ڕەسەن و خاوەنی گەشت و گوزارێکی نیشتیمانی خۆمانین بۆیە بەلای ئێمەوە نەک تەنیا لە گۆرانی لە مۆسیک لە گۆرانی لە تابلۆ لە وێنە لە هەموو شت ئێمە گرنگی بە ڕەسەنایەتی دەدەین تەنانەت کردیتمانە ڕێنمایی لە ئوتێل و ڕستۆرانتەکان تابلۆی کوردی وێنەی کوردی شوێنە کوردیەکان هەموو ئەو شتانی کوردن کەلوپەری کوردەواری لەو شوێنانە زاڵ بیت و زیاتر بیت بەڵام ئیشی ئێمە لەگەر قسەکەی جەنابی ئێمە ڕێنمایی دەرکردنە بۆ ڕێخستنی ئەو چالاچانەی کە دەکرێت ئیشی ئێمە ئەوە نییە بچین دەستنیشانی هیچ کەسێک بکەین بڵێن بووە بەڵام لە هەمان کاتیشە کەس قەدەغەنینە لە کەس قەدەغەنی بەڵامان هەمان کاتیشە بە ئەرچی خۆمان دەزانین ڕێخۆشکەین بۆ بابەتە کوردیەکان ئەی دەستێت خۆش گەلە خۆشحاڵ بووین شڵە پلۆنێت سەر بگرن و باشتر ژمارەکە گەشتیارێن زۆر و هەمی مەوسمێ دیژی هەمی چاڵکی دیژی هەمی بۆ نێ دیژی قەستە هەرێما کوردستان بکەین گەلک سپاس بووم زۆر سپاس بۆ تو گەلە خۆشحاڵ خۆشیف یا بەردەوامە بچینە مادینە مامۆستا بەتەمانە جەژنی چ بکەن جەژنە پیرۆزە و ماڵی خزم و خەزوران ئەوانەیان گەشتیاری شتیواتان هەیە بەخوای گەشتیاری نا بەس دی سەردان و ئەوانە شتەکی هەروەکو شەرع واجبە چەند بە سەردانکردن خۆشەویست دەبی خۆشترین گەشتیشە ئەکید خۆشترین گەشتی ڕوحیە ئەتو سەردانی کەسی نزیک خۆت مەسەرەن ئەوانەی کە بەڕاستی کە حەقیان لەسەرت هەیە سەردانیان بکەی خوشکە برایە مەسەرەن ئامۆزایە خوارزایە ئەوانە سەردانیان بکەی ئیدی بەتایبەتی ئەوانەی کە جیرانیشن ئەوەلی لە جیرانەکانەمە هەر لێ ڕاتین لە ناو کورداواری خۆمە ناو جیران دەست پێ دەکەین ئەو جەدوایە کە جیران خەڵازەوە چین سەردانی برا و خوشک و کەسانی لە هەولێرێ زوو زاوەکان ڕۆژی یەکەم لە ماڵی خەزورانە نا بەخوای ئەحمەد لو پێ دەکەنی ئەمە نازام لەوانەیە لە کنەنگۆبی نانە لە کنەمە ناوڵە لە دۆکەوە نیە نانە ئەبزانام لە هەولێرێ زیاتر ئەوم جێ لێ بووە مەسەلەن حەزیان لێ هاتوکە کەسی ئێستا ژنی ئێستا دەسەڵاتن زۆر بە دەسەڵاتن بە مێردەکانی دخوا با بچینە ماڵی داکەم و بابمەوانە ئەگەر کابراەک یەکەم جێژنەی چۆ ماڵی خەزوری بزانەوە قسەی ژنەکەی بەسەر کرد یەکەم ئەگەر چۆ ماڵی بابی کوڕی یعنی زانە قسەی پیاوانە باشە لەو بەی حەلەوەی شێر و خەتە چی بکەن و فەرق نینە نەفەرن نیف ساعتێ بچنەوێری نیف ساعتێ بچنەوێ ئەحمەد چ بچێ ماڵی خەزیرە
شێوە دەچێت ئەحمەد ماڵی خەزوران هەرسی ڕۆژواز بەداڵێ هەر سێ ڕۆژ ماڵی خەزوران ئەحمەد خێزاندارەوە نییە خۆت کەشف کرد ئەوە مامۆستا قسە چ کرد من نەمکرد نا مەسەلەکە بەخۆی مەسەلەکە ڕێزە ڕێز بەس بسەڵە فەرقم وڵە خەزیرێ یا بابێ یا نزانم برا هەمینینە مهم ئەوە بچنە دەفعی هەرچەندە ئێستا تقریبا وەکو بڵێم دەتوانم بڵێم لەگەر ئەو هەموو تەکنەلۆجیی کە پێشکەوتووە هەیە کە لە بۆ سەردان و پرسی نیشتووە دەتوانم بڵێم لە ناو خێزانەکان ئەو شتە هەر کەم بوویتەوە یعنی پێشان خەڵک سیارەی نەبوو مۆبایلی نەبوو وەسائل زۆر کەم بوو بەڵام ئەو جە خەڵک هەر سەردان زۆرتر بوو بە پێیانش بادەچوو ئەم هەر کەدینە نۆڤ جەژنێدا تو چت بێژی سورة الرحمن چەند ئەوەتەکە بە تەکبیرات بە ئینشاءالله هەر ئەم کەتینە نۆڤی وازعیدا باش بخینی تەکبیرەش تەکبیرەش بەبی ئەخ تەکبیرە دەبی ئەنگۆ لەگەرم بڵێ تو بخی ئەمەش لەگرت دەبی زۆر باش ئاخ دەبی مایکتان پێ دەنگمان دیدی ئەوە تا ئێ باشە خۆشتان جارێ جەژن نەهاتیە بەخوای با بکەینە جژمە هەبووی تۆ وەری مامۆستا آخ نەکو خەڵک سبێنێ بە ڕۆژی نەبی سبەینێ جێژنەیە ئەمێن قسای خۆم کرد مامۆستا ئەوزە کەیفی خۆتانە جیهانت پێ باشترێ دەزانیت زۆربەی منداڵەکانەوەی ئەویان جۆ لێبی دەگریان دەلێدا جێژنێ کا قەیسی کامریشێک مادەم بە سوورەتی ڕەحمان بی بەبێت تەکبیرە دەبێت خۆمان دەڵێن تەکبیر نا هەر ئاوازەکەی سوورەتی ڕەحمان بە مقام چارگا کە لە کوردستانی مە زۆر مامۆستا قورئان خوێنە بە ڕێزەکان دەیلێن لە مزگەوتەکان یعنی ئەوە هەر کە دەنگەکە دەردەچی بەرەو ماڵەکان دەڕوا یەکسەر خەڵکەکە دەلێ ئەوە سبەینێ جێژنەیە یعنی ئەو شتە وەکو بوویتە دروشمەچی ئاینی و ڕوحی لە ناو خەڵکەکەی ناوی خودی لێ بینە بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان ألا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد والحب ذو العصف والريحان والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان
الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. وين جاجنا تجبير وايش الله خدش ترازي ئەوش لە بەخاتری التكبيرات. ژبانی بوو ها دڵی پێ خۆشە لكاد دلي هندا خوش بيا خدي نعمات دا خدي خوشة كشهوية خوشة دەبی جێژنا نشتم دەبی او مازنترين جاجنا نبي منە عرب دەڵێ عیدیە عيدية یەکسەر داخل عيداني. محبوب ببین داف مال دوكيت بجني عيداني عیدیە و عیدانی فەرق عيداني نییە. عيدا وبيروس مامۆستا ینی جگە لەوەی کە تو جەنابەت بەوەی ناسراوی کە زۆر بە شێوێکی زۆر باش لاسایی قورئان خوێن عەبدولباست دەکەیتەوە ینی جگە لەو مەسەلەن هیچ ئەوە هەیە با بڵێن لاسایی قارئەکانی دیکە شتێکی ئەوە هەیە بەخۆی مامۆستا هەندرێن ئەمن شخصی خۆم هەر لە بیداەتی کە منداڵم دەستم پێکرد هەر لە سەرەتای جۆبیستی عەبدولباستی بووم ڕەحمەتی خوای لێبی ئەکە و شێوازی تازە خوێندم ئەوە ساڵێ جارێک دەخینم هەرچەندە تابعی خۆم نییە چکەوە تابعی عێراقی ئەوانی کە زۆر ئەو مامۆستا بەڕێزانی قورئانی بە مەقامی عێراقی دەخینن ئەوان زیاتر شارەزاییان هەیە یعنی لەگەڵ ڕێزم ئەگەر کەم و کورتیشم هەبوو لە ئاوازەکەی چکە تەبعی خۆم نییە بەس مەسەلەی تەقلیدکردنی شێ عەبدولباستیش ئەم تەقلیدی شێ عەبدولباستی ناکەم وەکو دەنگ وەکو دەنگ تەقلیدی شێ عەبدولباست دەنجی خۆتە بەڵام شێوازەکەی چونکە هیچ کەسێک ناتوانێت تەقلیدی دەنجی عەبدولباستی بکە ئەم لێرەوە دەڵێم ئێستا ئیحسا کرا زیاتر لە 6 میلیۆن کەس تەقلیدی عەبدولباستی دەکات بەڵام تەقلیدی ڕێچکەی شێوازەی خوێندنەکەی دەکەن نەک دەنگەکەی چونکە دەنگ خوا یەک عەبدولباستی خەلق دەکات یەک سەوتی عەبدولباستی خەلق دەکات ئەگەر ئەمن تەقلید بکەمەوە تەقلیدی ڕێچکەکەی دەکەم بەڵام بە دەنجی کاوەی یعنی دەنجی کاوەی ڕێچکە و شێوازەکەی خوێندنەکەی عەبدولباستیە وەکو مقامات نەک وەکو دەنگ چونکە هیچ کەسێک ئەگەر نزبەی دەنجیش نزیک بی لە عەبدولباستی لەوانەیە ماوەکی کەمە وەکو شتێکی کاتیە لەوانەیە زۆر قورئان خوێنی گەورەی بەڕێز هەبووە لە مصر خاستەن کە منبعی شێ عەبدولباستیە مصر 15-20 ساڵ تەقلیدی عەبدولباستیان کرد دا ڕێچکەی خۆیان گۆڕیە چکە زانیتیان ئەوەی عەبدولباست کردی ئەوان هەر ناتوان بیکەن بۆ شێ عەبدولباستیش بە خۆی ڕەحمەتی خوای لێبی گوتی من هەر پێم خۆش نییە کەس تەقلیدم بکاتەوە چکە ئەوەی تەقلیدم دەکاتەوە ماندی دەبی کە ماندیش بوو بەمانە هیچ ئیسفادە نەکرد ئێستا گەم تەقلید عەبدولباستی بکەم وەکو دەنگ کەس نالێک کاوە دەلێ عەبدولباست بەمانای وەکو ئەوەی نوکتەی گچکە هەیە دەلێ بابەک لەگە کوڕەکی چوو بنە تەعزیەی کو دیار و کوڕەکە قورئان خوین بووە بابەکەش گوتی کوڕم 2 ئاەت قورئانی بخینە خێرە گوتی وەڵا ناخینم کوڕم بخینە گوتی وەڵا ناخینم گوتی ئەم بخینم دێن ڕەحمەت لە بابت یعنی ئەتوو خێرەکە لۆ تو مادی بوونەکە لە بۆ منە ئەجاوی تەقلید دەکا مادی بوونەکە لۆ یە ڕەحمەتەکە لە بۆیە گوتی من بخینم دێن ڕەحمەت لە بابت یعنی من لەو گۆڕێ دەمینەوە ئەتوو قازانج دەکەی ئەج ئەو هەیە مەسەلەکە ڕاستە یعنی وەکو نوکتە نییە وەکو یعنی تێدەگەم پەندەکە حەقی خۆتە ڕاستێکە ئەوەیە ڕاستە حەقی خۆتە هەم کەسایەتی خۆت هەم دەنجی خۆت ینی کە منش دەڵێم ینی من لەو ئەحساسی تو دەگەم ڕەنگە بۆ منیش مەسەلەن زۆر کەسی وا هەیە کە بیاوێت لاسایی دەنگەکە بکاتەوە لە شێوازی تەفسیر خوێندنەوەکە ینی جاری وایە بڕوا بکە جارێک گەنجێک بوو بە شێوازشی زۆر جوان هەتا ئەنی مەخارج و هەناسە و ئەوانە بەڵام بەخۆم دەزانم کە دەنگەکە ئەوە نییە خەڵکانێشکە دیکە هەیە دەڵێ زۆر پێدەچی دەنگەکە ئەمن تێدەگەم ینی خۆت وەکو کەسایەتی خۆت مامۆستا مەلاکاوە ینی ئەوە هیچ بەڵام لەسەر شێوازی عەبدولباست دەخوێنی بێگومانەوە تۆنی ئەم زۆر جاریش دەگۆڕم یان زۆر جا لە خەتی عەبدولباستیش دەردەچم دەڵێم بەشکەم ڕێچکەچی نوێ دێتە ناو دەنگم لەوەی حتا خەڵک هەر نەلێ شێ عەبدولباست بەڵام هەر شێوازی خوێندنی مصری هەر ئێستا هەر کەسێک مصری بخوێنی دەڵێن شێ عەبدولباست لەبەرەوەی ئەو قاریە خوا ئەو بەهرەی دایە کە لە ناو خەڵکی مەشهور بوو بە شێوازی خوێندنەوەی جاما بەستەکەمەوە بوو ینی جگەل لەو مەسەلەن ئەگەر بە شێوەیەکی تەواوەتیش نەبێ وەکو لاساییکردن ینی هیچ حاڵەتێک شتێکی ئەوهات کردووە یان تەنیا ئەو ڕێچکەیەکە بەخوا لەلایەنی تەرتیل نەک لە تیلاوە يعني مثلا زۆر زار حەزم لێ بۆ تەقلیدی شێخ محمد خەلیل حوسەری بکەمەوە هەرچەندە شێخ محمد خەلیل تۆنی سەوتی زۆر پڕە ئەمن دەنگم لەوانەیە باریک بی بازی زۆرە مثلا دەخینتەوە
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. يعني دمي تقليدي كم بس ناي لبري طوني الصوت توني صوتها فرق يا راس فرق دكا يعني الطون لبو تقليد زور جرينجا اوش دمينته وسر او كسيكا حزبك بهر قاري اشي بلي سرتها بتقليد دس بيدك دوار ريسكي خوي دغوري راسته بالي مادام او شێوازەی کە خۆت پێت باشە ئەوەی کە خۆت حەزت لێیە پێمان خۆشە چەند ئاەتێکمان بۆ بخوێنیتەوە بە شێوازی تەجوید ان شاء الله مرتل يعني نا تلاوه تیلاوە بخوي سي شێواز هەیە لە خوێنەوە قورئان بەڵێ دوای ئەوەش چەندمە پشتین گرتووە پێی بە تەفسیر ئەوە چەند نزیکەی دقەیەک دوو دقەیەک بۆ بی پاشان پێکەوە تەفسیری ئاسان دەخوێنینەوە يعني سرودي نخينينو بەشی سرود دەکات والله ما زمان شي عربي ما خوشان کاکە ئەگەر یەک مادەم سرود. نەنە ئاخیری هەردووکتان پێکەوە قورئانی بخینەوە ئەوە با سرود بی بەڵێ مادەم ئەتوش حەز دەکەیت چکە سرودەکە بە هەبی ئاخیری قورئان بخینی ئەتوش تەفسیر تو آخر دەمانەوێت کاتێکیش بمێنێتەوە لە بۆ قونوت دوعای قونوت بکات زور باش دوو دقەی ئاخیری لێ ان شاء ئێستا الله چ يصير بکەین داخل بين سرودە سرود دە باشە سرود دەگەوە چەند دقەیە والله هاد 3 دقائق باش ناوێ خودێ لێ باش محبوبي بالوصال أنعم عليا محبوبي بالوصال أنعم عليا وجد بالنوايا منه إليا وجد بالنوايا منه إليا وبالكعبة الغراء قد همت شوقا وبالكعبة الغراء قد همت شوقا ومن يغوى الحسناء يموت عشقا ومن يغوى الحسناء يموت عشقا محبوبي بالوصال أنعم عليا محبوبي بالوصال أنعم عليا وجد بالنوايا منه إليا وجد بالنوايا منه إليا نظري إلى وجه الحبيب نعيم نظري إلى وجه الحبيب نعيم وبعاد من أهوى
منه إلي. اي ما شاء الله، دستة اللهم خوش. صل على محمد. وي شلون خذ اشترى زيت يا رب. او الشعر الزور خوش الزور بمعناشه بس خوزقم هم كز مثلا تيب قجبه محبوبي بالوصال انعم علي مقصده كي بيغمبر عليه الصلاه والسلام كذا ددقينتك نخوي قورتري نعمه لقردك ان شاء الله. ئەوە سرود بێژی سووری سووریا كان زور مرقيانه بەڵێ بله او بخوي لقد ما وسط رواني وما كره او شيء عربيه قديمه فولكلورش قديمه شعرك عفوا يعني اوازك بلام شعرك وانا سوريا كان دانا بله ماموستا تقريز وحرمته اگر وجهي بيافيري زناب التشريف ما بيني كاش إيرا. بينم اگر كلام مايكەکەش بەڵێ ماشي في بجا يا الله بسم الله الرحمن موسيقى خلاص بهنا خوب بعدين ما قصيتش خوزقه وقت ما بي والله ژوان پێش هەتا ئەوە بینەوە وبينم ابى اخش داس بيكو برنامج ويا الكودا كودا بەس ئەم من ناخۆم مامۆستاش باوەڕ ناکەم لا مش ناخذ دون اخو لا والله قرماك ئێوە خەریکی ئەوەی نێستا قوربمان پێک وەدەنووسێ لقد دواء دخم دواء اي دواء دوای دەخۆم سكب هندرين برو بلقيكي قوليجي وكلي كي انا فرون ابو قول ما تەواو بي لا فەڕەکەیتێک نەچێتەوە الكلام كان ها سي كود ابخو مامۆستا يا الله يا او كودنا ابي قال طيبات الصوت هنا جريدون وقال جوانا كودك جوان برنامج بوشي فيه بردوم خدي ان شاء الله بخير من ويست همية ميت مو اندستري رجعتني دروج يعني دشة بيت بوشي فيه قال بخيراتي بس رجع اولي هرم والله خزيري هاش بيرنكا اكيبو مولجي ايه يلا بواجنين جماعة كنترولي يلا بوشن كيف بخون هو استادم اندريم برادة تسملو جماعتي كنترولي دبم ديمو دلين بيني اقر رازك وازاني شي يعني قاوته هنقاوك دبر اللي عم بدي دي ها الوان دبيدي تو وەرە ژوان هو كاك روش قالوا تانديني باش قلي كلا سر منما نيه دەست پێ صعبت بکەین لك نمنا يا الله جەماعەت دەست پێ بکەین هاوان فەرمو مامۆستا أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خدای بەخشندە و میهرەبان بەناوی ئەو خدایی کانگای ڕەحمەت و سۆز و بەزەیە سبح اسم ربك الأعلى. تەسبیحات و ستایشی پەروەرگاری بەرز و بڵند و پایەدارت بکە الذي خلق فسوى. ئەو زاتەی هەموو شتێکی دروست کردووە بە جوانی و ڕێک و پێک و تێر و تەواوی کردووە والذي قدر فهدى. ئەو زاتەی کە نەخشەی کێشاوە بۆ هەموو شتێک و جا ڕێنمویی کردووە والذي أخرج المرعى. ئەوەی کە گژوجیای لە وەرگا دەرهێناوە فجعله غثاء أحوى. بەڵام دوای ماوەیەک دەیکاتە پوش و پەڵاشێشی زەرد و وشک و ڕەش هەڵگەڕاو سنقرئك فلا تنسى. ئەی محەممەد ئێمە قورئانت لە ڕێگەی جبرەئیلەوە بەسەردا دەخوێنینەوە ئیتر هەرگیز بیرت ناچێت إلا ما شاء الله. إنه يعلم الجهر وما يخفى.
مەگەر شتێک ویستی خوای لەسەر بێت چونکە بەڕاستی خوددا ئاگادارە بەو شتانەی کە ئاشکرا و دیارن یاخود شاراون. ونيسرك لليسرى جا دڵنیا بە ئێمە یارمەتی دەدەین بۆ ئەنجامدانی هەموو چاکەیەک هەموو کارێکی لەبارت بۆ ئاسان دەکەین. فذكر إن نفعت الذكرى کەواتە تۆ ئیتر لەسەر یاد خستنەوە و یاداوەریە و کەسانە بەردەوام بە کە سوودیان وەرگرتووە و ئامادەن زیاتر تێبگەن. سيذكر من يخشى بێگومانە و کەسەی کە ترسی خودای لە دڵدا بێت یاداوەری وەردەگرێت. ويتجنبها الأشقى خراپترین کەس خۆی لێ دوور دەگرێت. الذي يصلى النار الكبرى ئەوەی دەچێتە نێو ئاگرەکە ئەوەی دەچێتە نێو ئاگرە گەورەکە و دەسووتێت تێیدا. ثم لا يموت فيها ولا يحيا لەوە و دوا نە ئەوەیە بمرێت و ڕزگاری ببێت نە ئەوەشە کە ژیانێکی ئاسایی بەسەر بەرێت. قد أفلح من تزكى بێگومانە و کەسە سەرفرازە کە دەرونی خۆی پاک ڕاگرتووە. وذكر اسم ربه فصلى و ناوی پەروەردگاری دەبات و نوێژی بۆ دەکات و کڕنوش و سوزدەی بۆ بردووە. بل تؤثرون الحياة الدنيا کەچی ئێوە ڕێبازی ڕزگاری ناگرنە بەر و بەڵکو و زیاتر ژیانی دنیاتان مەبەستە. والآخرة خير وأبقى لە کاتێکدا قیامەت و بەدەستهێنانی بەهەشت چاکترە و بەردەوامیشە هەر بەراورد ناکرێت لەگەڵ تەمەنی کورتی دنیادا. إن هذا لفي الصحف الأولى بێگومان ئەم یادخستنەوانە لە پەڕاوە دێرینەکانیشدا باس کراوە. صحف إبراهيم وموسى لەوانە کتێبە پیرۆزەکانی ئیبراهیم و موسا. صدق الله العظيم. بارك الله فيك. دەست خۆش بێ. الله خودش و هەردوو کار ڕۆزی بێت خودی خێرا بنوێست یا ڕەبی. ئێستا وابزانم هەر چەند دەقەیەکمان ماوە سرود ئێتەوە بە سرودەکە بڵێ پاشان بێمەویان لێر بم بێژت سرود کاکە دەڵێ تەواو بەس بێکسەر بە قونوتەکە کۆتایی پێبینین. زۆر باشە کەواتە با ئەو چەند ئاەتە قورئانە بخوێنێت کە ئەلەولا دەرفەت نەبوو بیخوێنێ پاشان دەست با قونوتەکە دەکەین. ئاما مستا ئەو هەر لا لێرە ها ئەوەی کە گوتم بە دڵی خۆت ئەوەی کە زۆر پێت خۆشە مەسەلەن تیلاوە وانە بێت تەفسیر یعنی نەنە بێت تەفسیر تیلاوەش چەند ئاەتێکمان بۆ بخوێنە. یا الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم
لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك سوط عذاب إن ربك لبالمرصاد صدق الله العظيم. ما شاء الله خودش ترازی لا پاداش داتەوە. کاکە ببوورن ئەمن ئەو ڕۆژ زۆر مادی بوومە لە دوونیۆش 3 سعات نووسیمە ئەو مادی ئەو های ماشەڵڵا زۆر خۆشەوێتی لەیلات القدر بێت هینجی حتا درەنگت ماینو پێشی هێوارش بەرنامەکەم هەبوو سعاتە کونیم خوێندە لەوێ ماشاءالله ماشەڵڵا سراحەتم نەبووە هیچ لە مزگەفتێش خير وبركات وەکو جەنابەت فەرموو لە دوونێوەش هەر ماندینە ئەوەی لە مزگەفت هێبی زۆر ماندی دەبی کە ئەو خەڵکەی دێ دەبی دڵی هەمووی ڕاست ڕاستە خەڵکەکە کە دێتن دڵی نەرمە ناسکە بەخوای خوا شاهدە عنی بەو ڕۆمەزانەی نعلم لۆ خەڵکی دانایە گوتم بەشکەم دلی نەشتێ نعلم لۆی دانایە ئاوم لۆدا گوتم با دلی نەشتێت چکە ئەوەی لە مزگەوت هەیەگە ئیمان بی خەتیب بی خادم بی متوەلی بی پێویستە خۆیان بە خزمەتکاری خەڵک بزانن نەک لە خەڵکی خۆیان بە گەورە بزانن ئەوەی لە مزگەوت هەیە با هەموو جویان لێبی ئەوەی لە مزگەوتەکانە هەموو خزمەتکاری خەڵکن چکە خوای گەورە ئەو شەڕەفەیانی پێدایە لە مالی خۆی وەکو ئەندامك وەکو کارمەندێک کار دەکات نەگلۆ ئەوەی لە مزگەفتەکان کار بکەن کە ئەندامك بن یان کارمەندێک بن لەسەر خەڵکی فیز و پۆزی لێ بدەن ئەوانە لە مزگەوتەکان خوا ئەو شەڕەفەی پێدان لەوەی خزمەتکاری مسلمانان بە تایبەتی لەو مانگە جوانش پاداش داتەوە ماشەڵڵا وڵایەت و بە خۆت گوتە دەگەرنامە هەستمان پێ دەکرد لە دەنگ و لا خوێندنەکەت ماشاءالله لێبی خوا توانە و قدرەتی زیاترت پێ بدە ئینشاءالله ئەمریشمان گەورە بۆ کاکەن دیسان ناچنە سەروی مەسەلەی ئەوە بە چاو نەفەسی ما چەند دقەیەکی کێم قونوت و دعا خواندن ژالیە ئینشاءالله خودی دعاژی میدی قبیل دعاکەش بکەین ئەم دەخواترە خو خوازین هەموو دقەیەت ئەخیرێ بوتە بن پاشی بۆ 28 واتە پێشکەشکردنی ئینشاءالله مەشیابەت خزمەتەوە کرد بتو دعا بۆ ماژی بکەن و گەل دعایەت مامۆستایژی هینجی بێژن ئامین و سەلام عەلەیکم با حافیز خواتان لەگەڵ اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت إنك تقضي بالحق ولا يقضى عليك إنه لا يذل من واليت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت نستغفرك اللهم من الذنوب والخطايا ونتوب إليك اللهم يا خفي الألطاف نجنا مما نحذر ونخاف رب اغفر وارحم وأنت خير الراحمين اللهم طهر قلوبنا يا الله اللهم يسر حسابنا يا الله اللهم يمن كتابنا يا الله اللهم بيض وجوهنا يا الله اللهم نور قبورنا يا الله اللهم اجعلنا ووالدينا وأمواتنا من عتقاء شهر رمضان اللهم اعتق رقابنا من النار
اللهم طهر قلوبنا من النفاق وأعمالنا من الرياء وأموالنا من الربا وألسنتنا من الكذب. أنت تعلم خائنة الأعين وما تخفي الصدور. اللهم إننا ندعوك كما أمرتنا فاستجب لنا كما وعدتنا وعلمتنا يا الله. اللهم إننا نسألك من خير ما سألك منه عبدك ونبيك محمد. اللهم إننا نعوذ بك من شر ما استعاذك منه عبدك ونبيك محمد. اللهم إنا نسألك الجنة. اللهم إنا نعوذ بك من النار. اللهم لا تعذبنا بالنار يا أرحم الراحمين. اللهم ارزقنا قبل الموت توبة وعند الموت شهادة وبعد الموت جنة ونعيما يا أرحم الراحمين. اللهم هذا الدعاء ومنك الإجابة. وصلى الله تعالى على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وسلم يا الله.